بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم بەڕاستی بە درێژایی بەرنامەی لەگەڕ چەند بەرنامەم کردووە ئەم باس و بابەتەی کە ئەمڕۆ بە قسەی دێنم پێم وایە بۆ خەڵکی کوردستان لە هەر هەمووی پێویسترا وە کاریگەری لەسەر تەندروستی هەیە، کاریگەری لەسەر ژیانی خەڵکی کوردستان هەیە. ئەویش تەئمینە، ئەویش دڵنیاییە، دڵنیایی تەندروستی، دڵنیایی مڵک و ماڵ، دروستکردنی دڵنیایی بۆ ژیانی خەڵک. ڕاستی ئێمە بێ لە ڕووی دەوڵەتداریەوە و بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ لە مێژووی کۆن و مێژووی نوێە هیچ سەردەمێک نەبووە دەرفەتێکی ئاڵتونی وەکو ئێستامان بۆ ڕەخسابێک کە کورد بتوانێ سێیەکی سەدەیەک حکمی خۆی بکات. سوپاس بۆ خوا ئێستا داو دەستگا و دەوڵەت بەدەست خۆیەوێتی. قۆناغی شۆڕشی شاخ پیرۆز بوو، بەڵام ئەبێ ئەو پیرۆزیە لەبەر چاوی خەڵک نەخەین، ئەبێ بە هەمان حەماسەت و گڕوتینی سەردەمی پێشمەرگایەتی و شاخەوە ئەم جارە خەباتی مەدەنی بکەین بۆ نیشتیمانسازی و بۆ دەوڵەت سازی. ڕاستی ئێستا ئێمە لە شاخ نین کاتێکە کێشەی زەویزارمان هەیە کۆخا بۆمان حەلکا و لەولاوە ڕێز عەشیرەت و سەرۆکۆز خوێنمان بۆ بکوژێنێتەوە و کاتێک کە تووشی نەخۆشی درێژخایە نەبین و تووشی شێرپەنجا بین خێرخوا پارەمان بۆ کۆ بکاتەوە و کامێرای تەلەڤیزۆنەکان فرمێسکەکانمان پیشان بات. کاتێکە دوکانەکەمان، ماڵەکەمان، کۆمپانیاکەمان، پرۆژەکەمان خۆمان ئەسووتین ئەو کاتە بکەوینە سەر جادا. شتێکێ لە دنیادا پێی دەڵێن سیستمی دڵنیایی تەندروستی، سیستمی دڵنیایی مڵک و ماڵ. ئێمە یەکەم خۆسەری و خۆبەڕێوەبەری دنیا نین خۆمان بەڕێوە بین. لە 1800ەکانەوە لە ئەڵمانیا هەیە. یەمەن 2005 دەستی پێکرد. مصر یەکەم وڵاتە لە ناوچەکەدا کە دەستی پێکردووە. ئێستا بەبەر چاومانەوە ڕۆژانە کارگاز سووتێ. خەڵک تووشی سەرەتانە بێت تا دێ ژمارەی توشبوانی نەخۆشیە درێژخایەنەکان زیا ئەکا. بەڵام لەم وڵاتەیە نەمانتوانیەوە سیستمێکی ئینشورانس، سیستمێکی دڵنیایی، دڵنیای ڕێکوپێک هەم حکوومەت یا خۆی جێبەجێ بکە یا بە شێوەی قازانجنەویست یا کۆمپانیاکان هاوکاری بکرێن و وشیاریەک لەم وڵاتەدا دروست بکرێت. من لە ئێوە پرسم، هەموو کەسێک لە ژیانە معەڕەزە بۆ ئەوەی کە بەر بکەوێت، تێبکەوێت، تووشی نەخۆشی ببێت. نەخۆشی هەیە بە ملیۆنان دۆلار چارەسەر نابێ، گیرفانی کێ دەرەقەتی دێت؟ نەوەڵا واز لە فەقیرەکە بێنە. ئەو ملیۆنێر و ملیاردێرانەی کە لە هەرێمی کوردستانە هەن تەحەداکەم ئەگەر ئەوانیش لە کۆمپانیاکانی کوردستان کە حکوومەت بە یاسا ڕێکی خستون و دروستی کردوون ئەوانیش خۆیان و ماڵ و مناڵەکانیان دڵنیا کردبێ. ڕەنگە ئەوان دەستیان بگا بە وڵاتێک بۆ چارەسەر. بەڵام لە کوردستان هیچ. خۆ ئەمە ئەوەندە پارەی ناوێ، هەر قانون و ڕێکخستنێ و بە پارەی خەڵک خۆیە کرێت. ئەوەتانێ وڵاتێکی وەکو ئوردن کە لە چاو عێراقا هەژارە ڕۆژگارە ڕژێمی پێشوو هاوکاریەکردن. لەسەر ئاستی عێراق هەر پارەی نییە. حتا لەسەر ئاستی کوردستان ئێمە نەوتە فرۆشین ئوردن ئاوە فرۆشت. ئێستا باشترین سیستمی دڵنیایی ژیان و تەندروستی و مڵک و ماڵی بە سیستم و بە قانون و بە یاسا و بە بەرزکردنەوەی توانای مرۆیی ڕێک خستووە. بەڵام ئێمە ئێستا هەندێک هاونیشتیمانیتان پیشانێم سەیری ئەم قوربەسەریە بکە لەو وڵاتەیە. ئەگەر تەئمین هەبووە خەڵک هەیە نەخۆشەکەشی گیانی لەدەستدا، خانۆکەشی فرۆشت، ئۆتۆمبیلەکەشی فرۆشت، هێشتاش ئیشەکە بۆی قەرزەکەی باتەوە. خەڵکێک هەیە نەخۆشەکەشی چاک نەبووتەوە 250,000 دۆلار لە ئەنجامی فرۆشتنی ممتەلەکات و ماڵ و مڵک و ئۆتۆمبیلەکەیەوە لە ئەنجامی کۆکردنەوەی پارەی هەموو خزم و خوێش و قەومەوە هێشتاشەش هەر نەخۆشەکەی لەسەر جادەیە لە ماڵەوە کەوتووە. هەندێک لەو میوانانەتان بۆ ئەدوێنم و دوای ئەوە ئەمەوێ پێتان بڵێم دڵنیایی چییە؟ ئەمەوێ پێتان بڵێم چەند زەڕورە خۆمان دڵنیا بکەین، ژیانمان دڵنیا بکەین. ئەمەیەکێکە لەو ڕێگانەی دەرمان باشەکە، سێڤیس باشەکات، ژیان باشەکە، دڵنیایی دروستەکات. کاکە گیان بەخێراتی سەرچاو بە قوربانە بم فەرمودانیشە.
بۆ هاتووی بۆ ئێرە بە ساقۆ وڵی کاگرج بن مناڵەکەم کە لە دوامەوە دانیشتۆ خۆشی پامێکی دوای ئەگەر بوار هەبێت پێشەکی سوپاسی بەرنامەکەتانەکەم و سوپاسی نەخۆشخانەی هیواکەم بەڕاستی نەخۆشخانەی هیوا لە کارمەندانی پرزگەواتاوە کۆگاتە بەڕێز دکتۆریات بۆ ئێمە باوکن و کاکامەرانیش کە لێرە دانیشتووە ئێمە مناڵەکەم 2021 کەسمان کرد کە نەخۆشەوە راپۆرتی خەستەخانەی هیوان پێەیە راپۆرتی جیناتیشم پێەکە مناڵە لێرە چارەسەری نییە فێنگیان لەکوێ چارەسەریە فێنک لە ئێستا حالیان لە پۆڵندا مۆخیان بۆ دۆزیێتەوە چاندنی مۆخی ئەوێت چاندنی مۆخەکەی مۆخی خۆمانی بۆ نابێت چارەسەرەکەی لە پۆڵندا کتابم بۆ هاتووە کە داوەتنامەشیان بۆ کردم لە قونسڵخانە ڕەفزاندا پێم داوای 400,000 یۆرۆکەن تەنها بۆ زەرعەکەی جگە لە مانەوەی لە خەستەخانە لە تێچووی فەحسەکانی داوای 800,000 یۆرۆ بۆ ملیۆنی یۆرۆکەن لێم فێنک گیان چۆنی ئینشەڵا شتەکانە ئاسانە بێت و باشە بیت و هەموو شتێک بە دڵیتەوە بێت باشە قوربانە بم شکر ڕنگ و ڕووشە زۆر باشە و دڵنیان بەرەو چاکبوونەوە شەچی لەوانەیە پێویستە بۆ شەر نەبێت وانە ئەی تۆ بۆچی هاتووی ڕۆحی ئیمامەی وەڵام بۆ ئەوە هاتم داوایەوە لە خەڵکم داوای لە سەرۆکی هەرێم بکەم چارەسەرم بکەن بێن بەهانامەوە بۆی بچم چارەسەری خۆم بکەم لە وڵاتەدا سەرۆکی هەرێممان هەیە سەرۆکی حکوومەتمان هەیە جێگری سەرۆکی حکوومەتمان هەیە سەرۆکی حیزبەکانمان هەیە حکوومەتێکمان هەیە وەزارەتی تەندروستیمان هەیە بەڵکو ئینشاءڵڵا بەهانای تۆ بێن و کێشەکەت چارەسەر ببێت باشە من ئومێدم هەیە ئەی تۆ منیش ئێدەزار باشە ئینشاءڵڵا بە زووترین کات پەیامەکە تەگاتە گوێی ئەوانەی کە تۆ پامیان ئاراستاکەی باشە فەرمودانی شەفێنێکیان بەخێر بڵی کاگرنج بەس داواکاریەکەم هەیە تۆ خۆت ئیشت چییە؟ من خۆم 13 ساڵە میراوم ئەقدم مانگی 250,000 هەیە نەخۆشێکی خەستەخانە هیوە ئەوانەی کە لە خەستەخانەی هیوانە و بە ڕێزانەی کە هاتووێەوەکەن ئەزانن مناڵێکی ئەوە چۆن بەڕێوەچێت ینی لێرەوە بە سوپاسی خێرخوازام بکەم بە تایبەتی کاگای حاجیارەزی خالیدی زۆر هاوکاری مەکات کۆمەڵی خەڵکی تر خزمەکانم و خەستەخانەی هیوا بە تایبەتی داواکاریەکم زانی شتێکە لە وڵاتە پێڵەن تەمین هەرچەندە تۆ ئاڵیت و موچەکەی تۆ بەشی تەمین ناکات بیستمە بەڵام قەنەعەتیشم پێ نییە بەڕاستی چکە تا ئێستش فکرێکی وان بۆ نهاتووە باوەڕش ناکەم تەمین بتوانێت تەمینی ژیانی مناڵەکەی بکات کە تاکە داواکاریمە پەیامێکیشم هەیە ئەگەر لێم قوبولکەن بۆ بەڕێزان سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم بەرپرسانی ئەم شارە کاک مەریوانی حاجی عەلی کە وەکو باوک وایە بۆ خەستەخانەی هیوا دەستگا خێرخوازیەکان بتوانن 2% بۆ دابینکەن ئەتوانم بڕۆم لە ئەوروپا چارەسەری مناڵەکەم کە من چوومەتە دووسێ وڵات تەنانەت لە قەتەر جەنابەت باسی ئوردنت کرد دکتۆرێکی ئوردنی گریا وتی تۆ لە وڵاتێک وهاتووی خێر بە وڵاتەکەی منەکات ئەگەر تۆ هاوڵاتی وڵاتەکەی من بوویتایە لە وڵاتەکەی منە بە ئاسانترین شێواز کتابێکیانەدا پێدە چیتە بەڵێ وتی دکتۆرێکی ئوردنی بوو لە قەتەر وتی لە خەستەخانەی لە خەستەخانەیەک بوو لە قەتەر یعنی خێر بە وڵاتی ڕەنگە دکتۆرەکە بکە نەک خێر بەڵێ وتی وڵاتەکەی من بە خێری ئوردنیەکە وتی بە خێری وڵاتی بەڵێ وتی بە خێری وڵاتەکەی تۆژی تۆ ئەگەر هاوڵاتی ئوردنی بوویتایە ئەچوویتە خەستەخانەی مەلیک حسەین لە خەستەخانەی من چوومە ئوردنیش ئەچیتە خەستەخانەی مەلیک حسەین لە خەستەخانەی مەلیک حسەین کتابێکیانەدا پێت بۆ دیوانی مەلەکی ئەچیتە دیوانی مەلەکی بەس ئەوەنە بە ئاسانی وتی تا قاوەیەک تەخوار کتابێکیانەدا پێت هاتۆ بۆ خەستەخانەکەی مەلیک حسەین ئەم چارەسەری ئەم مناڵی تۆ نەک ملیۆنێ دۆلار ملیارێ دۆلار بێت چارەسەر بکرێتە سەر حسابی دەوڵەت ئینشاءڵڵا تەنانەت گریە ئینشاءڵڵا بەس داواکاریم ئەوەیە لە خێرخوازان لە ڕێکخراوەکان لە بەرپرسانی حکوومەتی هەرێم بە تایبەتی بەرپرسی دوو حزب باڵادەستەکە و جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکانی بێن بە هانای مناڵەکەمەوە خەستەخانەی هیوا و ئەوانەی لەوێن ئەزانن حاڵی مناڵەکەی من چییە قەنەعەتۆ بێت جارێکیان برادێک وتی تۆ بۆ نە لێرە دوتم ئەگەر خێمەیەکم بنێ لە سەروی خەستەخانەی هیوا من دانیشم سپاس دەستان ماچەکەم و مەمنونم نابابە من دەستی تۆ ماچەکەم دەستماچکردنی چی ئەوە فێنک لە زیمەی ئەو کەسانایە کە ناوی هێنان و
ئەتوانن هەموو فێنکەکانی ئەم وڵاتە حەزەکەم زانیەوە چەند کەسێک هاتووە فێنی گیان سپاس بە ساقە بوو مشەڵڵا باشەوی دڵی مامەی یعنی ڕاستیتان پێ بڵێم وڵاتەکە پڕە لەم حاڵەتانە و ئینشاڵڵا هەموو بەرپرسانی وڵات تەندروستیتان باش بێ بەڵام ڕاستیتان پێ بڵێم لەوانەیە دەوڵەمان و بەرپرسەکان ئەگەنە وڵاتانی تر بۆ چارەسەر ڕاستی هەموو خەڵک لەم وڵاتە ناگاتە چارەسەرکردن هەزاران مناڵی نەخۆش هەیە ساڵ لە دوای ساڵ بەوەی ئەو ژینگە پاک و جوانەی کە هەموو ڕۆژێ پیشانتانیین وڵاتەکە پڕەبێ لە نەخۆشی ڕەبوو پڕەبێ لە نەخۆشی شێرپەنجا پڕەبێ لە نەخۆشی نەزۆکی و عقم و مناڵی بلووری و نازانم چی و ئەمانە یعنی گرفتێکی گەورە هەیە پێویستی بە چاکردنی ئەم وڵاتەیە بە سیستەم من کاتێک کە کەسێک دێتە ناو بەرنامەکەمەوە هەفتەی پێشوو هەر ئەلێرەدا کرێنشینێک خەڵکێکی زۆر هەفتەی ڕابردوو هەفتەکانی ڕابردوو یعنی من ئەزانم خەڵکی زۆر مەزن و خەڵکی زۆر دڵسۆز و خێرخوا هەموو تەلەفۆنیان کردووە بۆ ڕوودا و داوای ژمارە و خەڵکانیان لێ کردووە بەڵام ئەمە موسەکینە من ئامانجم ئەوە نییە سۆزی ئێوە بجوڵێنم ئامانجم ئەوەی عەقڵی هەمومان بجوڵێ بۆ ئەوەی کە بە سیستەم وڵاتەکە چاپ بکەین خوشکێ بە خێراتی سەرچاوەکانم مایکەکەی ئەم بە جەنابەت ئەم بەرنامەیەم لەسەر بیرۆکەی جەنابەت کرد چیت بەسەر هات کاتێکە مناڵەکە تووشی شێرپەنجە بوو ئەکرێت چیرۆکەکەت بزانم وڵی کاگڕۆنجگان لە ڕاستیە چیرۆکەکەی من زۆر دوور درێژە باز ناکرێت حەزەکەم گوێمان لێ بێ بۆی هەموو ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن هەموو ئەوانەی کە شتێکمان پێ ئەکرێت گوێ لە تۆ بگرین و کاتی تۆیە بەڵێ سەرتا کانگرۆنج کوڕەکەم ئەو ڕۆژەی ژنم بۆ مارە کرد ئایبی نەبوو هیچ نەخۆش نەبوو بپورە سەرتا کوڕەکەم یەکەم ڕۆژ بوو کە ڕۆژی هاوسەرگیری بژنم بۆ مارە کرد ئایبی نەبوو کوڕەکەم هیچ نەخۆش نەبوو ڕۆژی پێنجشەمە بژنم بۆ مارە کرد بۆ بانی بێتاقەت بوو بەزە و شۆش ئەڵقێ لە دەسا بوو بۆ بانی تۆزێ بێتاقەت بوو بردمان بۆ تەواریەکە تۆزێ تای هەبوو لێ کە فەحسیامە کردیان فەحسەکەی باش نییە خێرابێز ئاورمان بۆ نەخۆشخانەی هیوا کە لێوتیان ژێرپەنجەیەتی تووشیلۆکیمای کتو پڕ بووە ژێرپەنجەی خوێن ئاین زۆر تووشی کە ئابە بووی ڕاستەکەی کوتمان بابێکیانە فەحسانە ڕاست نیە ئەمانە باوەڕم پێی نەکرد بۆ دوو بەیانی بیتاقەمان بەبڕی برمان بۆ لوبنان لێرە عیلاجی نەکرا بە حکمەوەی کە مەناعی داوابەزی عیلاجی نەبوو دکتۆرە کەوتی بیبەنە دەرەوە برمان بۆ لوبنان تقریبا 8 مانگ لێ ماینەوانێ دواتریش هاتو چۆمانە کرد ئیتر چۆنەڵی ئەوێ حسابی زۆر قورسەم نەخۆشیە کاگڕۆژ بەڕاستی کەس ناتوانێت دەرەقەتیم نەخۆشیە بات ئیتر ماڵ سیارە خان و دوکان هەموویمان بۆ فرۆشت داوای لە بڕنەکەم هەموو ئەوەی کە لە ژیانە کۆتان کردبووە سەرفتان کرد بەڵام نەتیجەکە بەڵێ کاگڕۆنج بێجگەلەوەش یعنی خەڵک زۆر هاوکاری کردین یعنی بێلەوەی خۆمان زۆر لەوە زیاتر زۆرمان بۆ سەرف کرد یعنی بوون بە کرێکی بەڵێ کرێکی ما هەتا ئێستاش هەموو ئۆتۆمبیل فرۆشرا ماڵ فرۆشرا سیارە فرۆشرا چارەسەریشی نەبوو کاکڕۆنج لە دەرگای مرد و نامردممە بەس بۆی کوڕەکەم چارەسەر بکرێ دواتریشمان پێ نەمان گەڕانەوە بۆ هیوا 4 مانگ لە عەزلا بووم هەر مانگی لە ژوورەکە دواتر کوڕەکەم ئەمری خوای کرد خوالی خۆش بێ ئێوە تەمەن درێژ لەگەڵانی ئێوە خوا سەبووری دڵتان باتەوە زۆر سەبووری دڵی دواتر ئیتر لە مانگی دوو بۆ ئەمری خوای کرد 2007 بوو ئیتر لە مانگ 11 ئێمە لە نەخۆشخانەی هیوا خزمەتەکەین خۆم و هاوسەرەکەم و دوکچەکەم و کوڕەکەم خزمەتی نەخۆشەکانەکەم بۆیە بتوانم ئەوەی کە بۆ کوڕەکەم نەکرابووم نەخۆشخانەی یعنی ئێوە ئیشەکەشتان لە دەستدا ئیتر دوای ئەوە بوون بە عەقد لە نەخۆشخانەی هیوا بەڵێ کاگڕۆنج هەموو شتێکمان یعنی هیچ مەسەرێکی ترمان نیە غێری ئەو خزخانەیە نەبێت هیچ ڕاستە بۆ هەندێک لە عەقدەکان ئێستا کێشە دروست بوو ئەوەش خەریکە لە دەستانە چێ بەڵێ کاگڕۆنجیان ئاکرێ باوکی داوای لە بڕنەکەم بەڵێ بۆچی خەریکە مشکلە دێتە بەردەم عەقدەکەش وڵی کاگڕۆنجیان ئەڵێن ئەبێ کۆمپانیا بیکە بەڵام لە ڕاستیە ئەگەر تۆ بتەوێ
ئەم خواردنانی کۆمپانیا بەس بۆ سج نەبێت بۆ شوێنی گەورەکانە بێت بۆ ئەم نەخۆشخانە بێ خواردنی تایبەت بکرێ ئێمە بەشێکی تایبەتن خواردن بۆ ئەزل و بیMTەکەین ئەبێ ئەو نەخۆشانی کە مەناعیان کۆمپانیاکەش خۆی خەڵکێنێ ئێوە وەرناگرێتەوە هەتا ئێستا و قەرارانەوە بەس هەموو ساڵێک یان عقدیان هەموو ساڵ دوای 6 ماه عقد بێمە تازاکەنەوە زینی من نازانم لە دنیادا کۆمپانیا و بوونی کۆمپانیا خێر و بەرەکەت دروستەکە بۆ وڵات بۆ هەر کۆمپانیاک لە وڵاتە دروستە بێ کۆمەڵێک خەڵک بێئیش و قوربە سەرەکات من ئەلەوە تێناگەم بەڕاستی ئێ خەڵکێک ئێستا تۆ بڕۆ داوای مەشروعێک کە پێتەڵە نەبێ تەجروبەی پێشوت هەبێ ئێمە عقولە خەڵکێک ئەزمونێکی وەرگرتووە بترسێ لەوەی دەربکرێ خەڵکێک بێن نەپێشەوەکە ڕەنگە ئەزمموی ئەوانی نەبێت ئەبێ عمالی مماسیلەی هەبێ بەڵێ کاگرانج من ینی تەخمینێکی ئێوە کەوتنە سەر ئەوەی کە هەریەکە و ئیشی خۆتان هەبوو ئێستا لە ناو نەخۆشخانەی کە کوڕەکەت چارەسەری لێوەرەگرت ئیش بکەن خواردن دروست بکەن بە عقد بە معاشێکی کەم ئەترسی ئەوەشت لە دەست بچێ چەندێکتان سەرف کرد تەخمینەکەی خرج کرد بۆ کوڕەکەم بەڵێ کاک ڕانج تقریبن 24 بۆ ئەچۆسی دەفتەر بە هات و چۆ مشتێکۆ زۆرمان بۆ سەرف کرد من دوکانی خۆم هەموو باوکی عینەن شت کوڕەکەم ئیشی جوانکاری سیارەیە کرد بەستی لە دوای ئەوە هەمان لە هیوا ئیشەکەین یعنی زۆر دەمێکە هیلاکین معاشێکی وامان نییە ئەنجا ئێسش مناڵەکان هەمووی گەورە بوون کچێکم تەلەبی جامیعەیە یعنی زۆر هەموو تەخەڕوجیان کردو بەس کوڕەکەم مەرحەلە دوی زانکۆی وازیەنەوە ئێستا لە عربەت ئیشەکە لە مەطعەمێک یعنی ئەوانش پێویستیان بە ژیان هەیە پێویستیان بە شتەیە بەتاکید ئەگەڕێمە وڵات من داوای لە بورنەکەم هەر کاتە حەزت کرد هەر کاتێ تۆزە دەروونەت ئارام بووە ویستت قسە بکەی من مایکەکە تێمە بینەڕانی بەڕێز ئەمە ساحب نەخۆشێکی ترە خوا هەڵەسیت بە خەربی سەرسرم کاک باعیس لە کێ هاتووی بۆ بەرنامەکەم لە قەڵات زێواتەوە بۆ بەرنامەکەم بۆ براکەت نەخۆشە ناوەڵە کوڕەکەی خۆمە کوڕەکەی خۆت تا ئێستا چەندت سەرف کردووە زۆر تقریبا یعنی حساب ناکرێت نزیکی بەخوای 20 دەفتەرمان زەرف کردو 20 دەفتەر بە تاکیدی چۆن پێهاتان کرد وڵی کەس و کار و ئیدی نەخۆشخانە هیواش بڵم هاوکاری نەکردوین بەڕاستی هاوکاری وێش کراوە بە تایبەتی دکتۆریات دکتۆرەکانی خان و ممتەلەکات و شتیشتان فرۆشت بیزەبت بە تاکید لە ناو ڕانیەیە ئەبێ عنی 200,000 دلار چۆن پیا بکرێ ینی حتا خانوو بفرۆشی خانوویەک بە 3 دەفتەر 2 دەفتەر ناشی کڕێەوە پێ جارش کرد ناکڕێت نەخێر نەوەڵە ئەیە سەوەزی چۆنە وڵای جیاواز ئیت چۆنە ینی لەسەر دواکەوتنی چاندنی مۆخ کە لە حەبدەی 2019 تووشی ئەو نەخۆشیە بوو لە دوای ساڵێک چارەسەر دکتۆرەکان پێیان وتین دەبێ ببێنە دەرەوەی وڵات بۆ چاندنی مۆخ کە لە وڵاتی ئێمەدا ناکرێت چکە بەشەکەی وڵاتێک دەکرێت وڵای ئەو کات کوتیان لە هیندستان دەکرێت مۆخی خۆتانی بۆ دەبێت هەر لە خۆی بووی وەرەژیرایەوە ڕاستە خۆ لە خۆی بوو وەرەژیرای چۆنە هۆش شتی هەیە وڵی وەزئی زۆر خراپە لە پشتێندی بەرە خوار مردووە یعنی هۆکاری ئەوەش چ بوو ئێمە دەبوو بە زووترین کات بمان بربایە بۆ هیندستان بۆ تورکیا بۆ هەر وڵاتێک بۆ ئەوەی کە چاندنی مۆخی بۆ بکرێت ئەو چاندنی مۆخە بۆ ئەوەی بوو کە بتوانێت بەسەر نەخۆشەکەی دازاڵ بێت موچەکەت لەکوێیە نەخێر موچەخۆر نیم بەس ئیشی خۆن دەکەم ئەزانی شتێکێ پێوترێ دڵنیایی واللهی ئەو شتم هەر بیستۆ بەس نەم دەزانێت لە شوۆیان چۆن دەکرێت چۆن ناکرێت دنا لە وڵاتانی کەشمان بیستۆ و لە دەوروبەر و ینی کە سوکارت کە لە دەرەوەی وڵاتە دەزانێت کە شتێک هەیە بە ناوی دڵنیاییەوە زانیا بۆ نمونە ئامادە بووی بە نسبەیەک مشارەکە بکەی بۆ پاراستنی مناڵەکانت ئەیتەبعاان بۆ ئەگەر شتێکی باشتر بە بمازانی بە ئایندەیەشی ڕوونی هەیە بوونە یعنی ئەگەر حکوومەت نظامی دڵنیایی هەبێ بۆ ئایندا بەشدارە بیت 100% شەڵا خواشفای بە بۆ هاتووی بۆ بەرنمەکە مەسەڵەن پامەکەت چییە ئەمە بەرنامەی ئێوەیە بەتاکید ئەمە سوپاسی جەناب دەکەم یعنی کە بانکێشکراین بەڕاستی من زۆر دەمێک بۆ عەزم لەوە بوو زۆر دەمێک بەس نەم دەزانی لە چۆ دەست پێ بکەم دەمێ بوو ئەویست بیت ئەم بەرنمەیە چی بڵێ یعنی ئازاری هەموو ئەو کە سوکاری ئەو نەخۆشانە بگەێنم بە خەڵک بە دەوڵەمەندەکان بە خێرخوازەکان بە حکوومەت بە تایبەت ئازاری شەو ڕۆژێکی تۆ چییە؟ ئازاری شەو ڕۆژێکی من بەخۆ بەو خێزانم کە هەتا بەیانی دەتوانێت یعنی بە بێدەکەیەوە خەوی لێ نەکەوێت ینی نووسنی ئەو
بەبێ دەکەیەوە دەتوانێت خێو لێ بکەوێت یعنی بۆ خۆی ناتوانێت بە ئیسراحەتی خۆی بنوێ لەبەرەوەی منداڵێک کە تۆ دەبینی لە ئازارێکدا هەیە چەند ساڵە ئیسراحەتتان نەدیوە بۆی بوونیەوە نەخۆشەوە بۆ خۆی لە 2019 بۆ 3 ساڵەکە 5 ساڵەکە نییە 5 ساڵە هیچ خۆشیەک نییە هەر ئەمن نە کە سوکارم ئیدی برام بابم خوشکم هەمووی هەروە برادەرەکانت دۆستەکانت هەمووی هەر بەو شێوازە ئەوەی کە دەبینێ دەزانی ئازارەکە جگە لە لایانی مادی لایانی ڕۆحی و دەرونی لەو وێرانترە کاگی ڕانس یەک شت هەیە ئەگەر لایانی دەرونیشت تێگەیشتی دەکەوێتەوە سەر لایانی مادی کە تۆ کاتێک بتانی مادیەکەت بە قووەت بێ ڕۆحیەکەش هەر چۆنێکی بێ دەتوانێت لە وڵاتە شەریکێکی دڵنیایی هەبووە مناڵەکەتی زوو ببردا بۆ هندستان ئەگەر لێرە چارەسەری نییە ئەوە تووشی ئەو وشکبوونی بەشی خوارەوەی جەستەی نەخیر بە هیچ شێوەیە هەموو راپۆرتە دکتۆرەکان وا دەڵێن هەر 100% لەبەرەوەی تووشی هەڵدانەوەی نەخۆشیەکەی نەدەبوو نەخۆشی شێرپەنجە وەکو یعنی ئەتۆ بینی شتێک کە بە هەندێکی هەڵدەداتەوە بەڵام هەندێکی الحەمدولله دەبێت زۆر هەڵدەداتەوە چارەسەری هەیە زۆری وڵی نازانم تا ئێستم بە 100% زۆری شێرپەنجەکە کەوتووە بەتپی جۆری ئەوەی من جۆری نێرەبلاستۆما کە خەتەرترین جۆری شێرپەنجەیە بەس زۆر کەس کە چاکە بێتەوە بە تایبەتی لە قۆناغە بەرایەکانە پێی بزانیت ئەوەی کە لە پوین دابێت بەڵێ لە پوین دابێت دەنا کە گەیشتە قۆناغەکان 1 و 2 3 ئەو دوو بەڕێزەکە بە بەردەوامی لەوێنەوە من دەست خۆشیان لێ دەکەم زۆر سپاسیان دەکەم کە هەمیشە هاوکاری ئەو منداڵن نەخۆشانە دەکەن ئەو گەورە نەخۆشانەوەی ئەوە دەردەدارە ئەزانێت مێژووی ئەوانم زانیوە مێژوی ئەوانە زام هۆکاری ئیشکردنیان لەوێت ئەزانێت چەند پێویستیان بەڕێعایەتە چەند پێویستیان بەوە بۆ خۆم ئەو خێزانم کە لە لای دەمێنێتەوە خوشکە من قساکی ڕاستەکەی چەند جارێک کە دەمێنێتەوە لە لای کە بە داواکاری ئەو منداڵم خواردنێکی داوا دەکات ئەوانە لاریان لێ نییە بە دەستاو لە جێ بۆی ساز دەکەن بە هەموو توانای خوانەوە بەڕاستی ینی نەخۆشخانی هیوا دایکە بۆ مناڵەکان هەردایک ئەویش باوکە هەر نەک دایک و باوک بڕوا بکە ینی نەعوزبیلا شتێکی زۆر گەورەترە تێگەشتی دێ من دەستخۆشی لە زەنابەت دەکەم من قوربانی تۆ سپاس دەکەم احترامت هەیە تۆ هاتووی بۆ ئێرە جگە لە مناڵەکەی خۆت بنەرانی بەڕێزەمان کە بەشداریان کردووە ئەیانوێ بۆوانی ئەم وڵاتە بڵێن سیستمێکی دڵنیایی دروست 100% یعنی ئەوان بەس بۆ ئەو هاتوون لە قەڵات زێوە بۆ ئەو هاتووە وە بێجگە لەوەش مناڵەکەی بەڕاستی ئەگەر دەستێکی هانا ماوە لە وڵاتەیە تا مناڵەکەی لە دەست نەچووە بە هەوڵی چارەسەرکردنی بیرە بە تایبەت من قسەکەم ئاراستەی حکوومەتەکەم یعنی تەریقە بمەوە باسی دەوڵەمەندەکان بکەم ئەوەندە داوای هاوکاریم کرد یعنی 24 ملیۆن دلارم لێ سندن بۆ مناڵی شەهید هەموو دەربەنی خان سوالمان کرد پارەمان لەوان سند چاکمان کردەوە ئیتر ئێمە وڵاتین حکوومەتمان هەیە سپاسە دەکەم قوربانە دەبم سپاس خواشی فای بە ڕەبی خوشکی ئازیزم بینەرانی بەڕێز دیارە مەجای ئەوانی تری شەیەم کە قسە لەسەر کەیسەکانیان بکەن بەڵام ئێستا باسی ئەوەکەم لە وڵاتە خوا پێداوەکان و خۆ پێداوەکان بزانین سیستەمی دڵنیایی چییە ئێمە بۆ ناتوانین دروستی بکەین ئێمە دابنیشین هەر فرمێسکی هاونیشتیمانیان پیشان بینەوە ئەمە ئەو فرمێسکانە بۆ ئەوەیە ئێرە بجوڵێنێت هیوادارم هەمومان وەکو هاونیشتیمانیان ئیتر لە بری سۆز و عاتیفە بە عەقڵ بیر بکەینەوە و بە عەقڵ بڕیار بین لە بری تەهەور و لە بری بەدەنگی بەرز قسەکردن و لە بری ئەوە ئێمە بە ئارامی بیر بکەینەوە سیستەمێکی دڵنیایی دروست بکەین چونکە سبەینە ڕەنگە من بن شێرپەنجە بگرم نەخۆشی درێژخایان ڕەنگە سبەینە تۆ بیت دوو سبەی ئەو بێ شێرپەنجەنا ڕەنگە لە سەفەرێکە تووشی ڕووداوێکی هاتوچۆ ببین ئێستا گەڕێنەوە بەڵێ بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ ئێستا بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیاکانی دڵنیایی هەولێر کۆمپانیای کارم لەگەڵا کەسێکی شارەزایە ڕاستی لێرە باسی وڵاتەکەی تۆ کرا دکتۆر باسی ئوردن کرا ئەکرێ بزانم ئوردن بەو میزانیە سنوورداری کە هەیەی چۆن توانی ببێ بە خاوەنی سیستمێکی
دڵنیایی پێشکەوتوو؟ أول شيء صباح الخير للجميع. سەرەتا ئەو کاتتان باش، سپاسی هەمووان دەکەم بە تایبەتی کەناڵی ڕوودا و کە ئاوری جددی بۆ ئەم کەیسە داوەتەوە و گرنگی پێداوە. لە ڕاستیدا ئەم کەیسە هێندە گرنگە پەیوەندی ڕاستەوخۆی بە گەشەپێدانی وڵاتان هەیە کە دڵنیایی تەندروستیە بۆ هاوڵاتیان. ئێمە وەک کۆمپانیای کار بۆ دڵنیایی بەشێکین لە گروپی کۆمپانیەکانی کار. لە 2023ەوە بە ئاراستەی گشتگیرکردنی چالاکیەکانمان لەم بوارەدا هەنگاومان ناوە. مەبەستمانە لەو ڕوانگەیە هەنگاوی گرنگ بنین و فراوان بین بۆ ئەوەی بەپێی پلانی ئەنجومەنی بەڕێوەبردن کار بکەین. سپاس بۆ خۆی گەورە گەیشتینە قۆناغێک دەستمان کرد بە داڕشتنی پەیکەربەندی سیستەمی تەندروستی و دەستمان کرد بە ڕێککەوتن و کاری جیاواز. سەرەتا ئەمەوێت لە ڕوانگەی شارەزاییتەوە هەندێک باسی ئوردنم بۆ بکەیت. سیستەمی دڵنیایی تەندروستی لە ئوردن چۆنە؟ ئایا لای ئێوە کە کەسێ تووشی شێرپەنجا بێت مناڵەکەی نیو ملیۆن تا ملیۆنە دۆلاری بۆ سەرفەکات، ڕوبع ملیۆنێکی بۆ سەرفەکات و لەو سەریشەوە ئەنجامی نەبێت؟ سیستەمی دڵنیایی لای ئێوە چۆن بە فریای خەڵک دەکەوێت؟ ئەو سیستەمەی لە ئوردن بەردەستە، هەر هاوڵاتێکی ئوردنی هەڵگری ناسنامەی ئەم وڵاتە هەر کاتێک پێویستی بە خزمەتی تەندروستی و پزیشکی هەبێت لە سفرەوە تا دەگاتە قۆناغی دوای تەواوکردنی نەشتەرگەری بەبێ گوێدانە کۆی خەرجی و تێچووەکان هەموو چارەسەریەک لە نەخۆشخانە حکومیەکانی بۆ دەکرێت. توشبووی شێرپەنجەش لە ناوەندی حوسێن بۆ شێرپەنجە کە یەکێکە لە باشترینەکانی جیهان لە چارەسەرکردنی شێرپەنجە بە هەمان شێوە خزمەتگوزاریەکانی پێشکەش دەکرێت، چونکە ئەمە بەرپرسیارەتی حکوومەتە. حکوومەتیش بە هاو ئاهەنگی لەگەڵ ڕێکخرا و کۆمپانیا تایبەتەکان ئەم خزمەتگوزاریانە پێشکەش دەکات. حکوومەت و کۆمپانیا تایبەتەکان پردی هاو ئاهەنگی و تەواوکاری یەکدین بۆ ئەوی بگەنە ئەنجامی دروست. نەبوونی هاو ئاهەنگی لە نێوان کەرتی گشتی و تایبەتدا هیچ ئامانجێک ناپێکرێت و هیچ سەرکەوتنێک تۆمار ناکات. لە وڵاتەکەمان کەرتی تایبەت بایەخی یەکجار زۆر بە لێهاتووی شارەزایی پسپۆڕی و ئەزمون دەدات بۆ ئەوەی ئاستی کێبڕکێکردن بەرز ڕابگرێت. بەم ئاستە بەرزەشەوە هاو ئاهەنگی لە نێوان کەرتی گشتی و تایبەتدا دەکرێت و ئەم ئەنجامە زۆر باشەی لێک دەکەوێتەوە. هەر هاوڵاتێکی ئوردنی لە توشبوونیان بە چەند جۆرە نەخۆشیێکی قورس و دیاریکرا و ئەم خزمەتگوزاریە تایبەتانیان پێدەدرێت. لە ناو سیستەمی دڵنیایی ئوردنیدا کۆمپانیا تایبەتەکان چی دەکەن؟ دەوڵەت چی دەکات؟ حکوومەت چی دەکات؟ کۆمپانیەکان تەواوی خەرجیەکان لە ڕووی دڵنیاییەوە لە ئەستۆ دەگرن بۆ سیستەمی سندوقەکان. واتە هاوڵاتی قیستێکی ئاسان دەدات لە نێو تۆڕێک کە ژمارەیەکی زۆری هاوڵاتی لەخۆ دەگرێت و لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو بڕەپارانەدا بە شێوەیەکی خێرا نەشتەرگەریەکەی بۆ دەکرێت یان هەر جۆرە چارەسەرێکی دیکەی بۆ فراهەم دەکرێت. هاوڵاتیە نەخۆشەکە لە ڕێگەی ئەم سندوقەوە پارەدار دەکرێت و خەرجی و تێچووی چارەسەریەکانی بۆ دەکرێت. خۆی ئەمە سندوقێکە هەموو لایەنەکان و کەسەکان پارەکانیان تێدا دادەنێن و کەڵەکە دەبێتەوە کە پاڵپشتی داراییە و بە لێقەوماوان دەدرێت. ئەو قستا بەراورد بە دکتۆر بەراورد بە دەسهات داهات دەخلی تاکی ئوردنی، ئەو قستەی ئەو پارەی کە خەڵک دەیدا بۆ ئەوەی کە ژیانی پارێزراو بێ، بۆ ئەوەی کە تووشی خێر و ساڵ و سەدەقە و پاڕانەوە و لاڵانەوە و فرۆشتنی خان و سارە نەبێ، چەندێ لە مەعاشەکەیە بڕن؟ چەند لە سەدی؟ دەتوانم بڵێم ڕێژەکە بەرز نییە. هەروەها جۆری خزمەتگوزاریەکە بەندە بە تەمەنی هاوڵاتیەوە. ڕێژەکان بە گوێرەی تەمەنەکانەوە دیاری دەکرێن. ئەوانەی تەمەنیان لە 1 ساڵی تا 18 ساڵیە نەخۆشکەوتنیان بەراورد بە تەمەنەکانی دیکە کەمترە. هەرچەندە تەمەنی مرۆڤ هەڵبکشێت
هێندە نەخۆش دەکەوێت و کێشەی تەندروستی دەبێت و بەمەش ڕێژەی قیستەکانی بەرزتر دەبێتەوە. ئەو بڕەپارەی حکوومەت وەری دەگرێت زۆر کەمە، بەهۆ ئێوە حکوومەت خۆی بەشدارە. بەم ئاراستەیە توانیمان ئاستی ئابووریش بەرز بکەینەوە و پاڵپشتیمان لە ئابووری و سیستەمی دارایی دەوڵەتدا کرد. دەوڵەت هەموو خەرجی و تێچۆکان لە ئەستۆ دەگرێت ئەگەر بێت و کۆمپانیای سپۆنسەری نەبێت یان هاوکاری نەکات. ئەوسا ناچارە هەموو خەرجیەکان بخاتە ئەستۆی خۆی. بەمەش دەوڵەت کورتێنانی نابێت بە پێچەوانەوە سەقامگیری دارایی دەبێت. کاتێک سیستم دەبێت دەوڵەت و کەرتی تایبەتی تێدا بە یەکسانی بەشدار دەبێت. هەمووان سوودمەند دەبن لە ڕێگەی پارەدارکردنەوە. کەس ستەمی لێ ناکرێت و هاوڵاتی تەندروست باش دەبێت و لایەنەکانی دیکەش ناکەونە ژێر گوشارەوە. هەر وڵاتێکی سەرکەوتوو دەبێت لە سیستەمی بانکی و دڵنیاییدا زۆر باش بێت. ئەمە بنەمای دەوڵەتی گەشەکرد و سەرکەوتووە. هاونیشتیمانی ئوردنی ئەگەر کێشەی بۆ نمونە مۆخی هەبێ. بەڵێ. ئایا ئەگەر لە وڵاتەکە چارەسەر نەکرا ئەینێرن بۆ نەخۆشخانە بەناوبانگەکانی تری وڵاتانی؟ بەڵێ ئەم دۆخە زۆر کەمە چونکە ئاستی پزیشکی لای ئێمە لە ئاستێکی زۆر بەرزدایە بۆیە زۆر پێویستی پێ نابێت. ناوەندی حوسێن بۆ شەرپەنجە سێیەم باشترینە لە ڕیزبەندی جیهاندا. دووبارەی دەکەمەوە سێیەم باشترینی جیهانە، نەک لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی نێوەڕاست، لەسەر ئاستی جیهان. ئیدی بەردەوام نەخۆش لە دەرەوەی ئوردن دێنە ئوردن. بۆیە حاڵەتی زۆر دەگمەن هەیە بیگوازینەوە دەرەوەی ئوردن. بەڵام ئێمە لە ئوردن ئامادەین بۆ چارەسەرکردنی. بە چەند ساڵ باشە بە چەند ساڵ سیستەمی دڵنیایی ئوردنی لكن هي المنظومة الصحيحة يجب أن يكون ئاستا. ئەمە بەندە بەوەی چەند ساڵ ماوەی هەیە. بۆ نمونە ئەگەر لەسەر ئەستۆی کەرتی تایبەت بێت تا تەمەنی 75 ساڵ دەیگرێتەوە، لە تەمەنی 65 تا ئەو پەڕی 75 ساڵ دەیگرێتەوە. بەڵام سیستەمی حکومی کراوەیە، سنووری تەمەلای حکوومەت نییە. ما في النظام الحكومي ما في عمر افتراضي يبدأ بالعلاج بەڵێ لە ڕاستیدا چەندین ساڵە، بەڵام دووپاتی دەکەمەوە. دەبێ هەوڵەکە هاوبەش بێت لەلایەن کەرتی گشتی و تایبەتی. ئەم دوو کەرتە پاڵپشتی لە یەکدی دەکەن، نەک تەنیا حکوومەت. بە تەنیا حکوومەت ئەم کاری پێ ناکرێت. دەوڵەت بەبێ یارمەتی کۆمپانیای پسپۆڕی تایبەت ئەم کاری پێ ناکرێت. لەگەڵم بمێنیتەوە مەمنونتم. سپاس دەکەم. دەست خۆش. ئێمە 2-3 ساڵە 5 ساڵ 6 ساڵە بەڕێوەبەرایەتیەکمان دروست کردووە بۆ تەئمین لە کوردستان، بەڵام ئەوەش حاڵی میلەتەکەیە. بۆ ڕۆژتان باش بەڕێزان، زۆر سپاس کاکەن، زۆر سپاس بەڕێزی بە قوربان، زۆر سپاس. ئێستا حکوومەت یاریمی کوردستان خۆی تەئمینی نییە، کاروباری کەرتی تایبەت ڕێک دەخەنەوە وەنا؟ بڵێ وەکو ئەمەدە شتێکی قورسە لە وڵاتە تەئمین هەبێت. بڵێ وەکو کاروباری دڵنیایی ئێمە سەرپەرشتی و ڕێخستن و بەدواداچوون لەسەر کۆمپانیەکانی کەرتی تایبەت دەکەین. باشە. ئەی حکوومەت خۆی بۆ شەریکەی دڵنیایی دروست ناکا یا لانی کەم ئەو برادەرە بەڕێوەبەری کۆمپانیای دڵنیایی کار و لێرەش بەڕێوەبەری کۆمپانیای دڵنیایی ئاسیا بەڕێوەبەری گشتین هەڵبەتە لە هەردووکیان لێرن. بۆ مەسەلەن ئەو لە ئوردنەڵێ کەرتی تایبەت و حکوومەت بەیەکەوە توانیوانە بگەنە ئەم ئاستە لە کەماڵ. حکوومەت خۆی چه هەنگاوێکی ناوە. بنسبەت ئەو کار و چاڵاتیانەی ماوەی ئەو 4 ساڵە ئێمە ئەنجاممان داوە لە ساڵی 2020 ئەوها دەستمان بە پرۆژە یاسای بیمەی تەندروستی کرد لەگەر وەزارەتی تەندروستیە. من وەکو نوێنەری وەزارەتی دارایی کارم کردووە لەو بابەتە. پرۆژە یاساکەمان خۆشبەختانە ناردوتە ئەنجومەنی شوڕا، لەوێش پەسەندیان کرد و ناردۆراتەوە چۆن ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیرانیش تا خولی ئەو پەرلەمانی ئەو جارە تەصدیق دەکرێتن ئینشاءالله. کارمان لەسەر کردو، یعنی وەکو پرۆژە یاساکە کارمان لەسەر کردووە. ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و ئەوانە هەر هەمووی بە تەکسی بە 12,000 ئەتوانم بێمە دایرەکەیەوە، ئەتوانم بچمە پەرلەمان بچمە ئەنجومەنی وەزیرانیش. ئەم شتە مویمە کە فرمێسک و خەم و خوێنی خەڵکە 4 ساڵەویست حتمما پێویست بوو زووتر جێبەجێ بکرابە. بەڵام ئێمە تەواوتان کردووە لە ئەنجومەنی وەزیران و
لە پەرلەمان وەستاوەوەنا بڵێ ئەزانی مەسەلەن لەم 4 ساڵەیە لەوانەیە 100 کەس مردبێ 100 کەس ئیفلاسی کردبێ ئەگەر ئەو قانونە هەبووە ئەو نەئەهات بۆ بەرنامەکەی من سەری خەڵکم نایەشان تۆم عەزێت نەئەیە لەوانەیە ئەو کوڕەکەی گیانی لە دەست نایە لەوانەیە ئەو نیوەی قاچی مناڵەکەی وشک نەبووە بگەیشتاتە دەرەوە ئەمەندە شتێکی قورسە بەڕای جەنابەت ئێمەش لەگەر ئازار و مێنەتی ئەو وڵاتی ناڵم تۆ لەگەڵ ئازار و مێنەتەکەنیت من باسی هەمومان دەکەم ئەکید وایە بەڵام ئێمە وەکو ئیش و کاری خۆمان ئیشمان لەسەر کردووە ئیتر وەکو یعنی کێشەکە گشتگیرە کێشەی لە 2020ەوە حازرە نەگەیشتە پەرلەمان لە 2020 ئەم فەرمانێکی کارجێڕیمان لۆ دەرچووە کە دەست بەکاربین خۆشبەختانە وەکو وەزارەتی تەندروستی بەڕاستی ئیشمان لەسەرکەوە جگە لەمەش ئێمە ستافێک بە نوێنەراتی بەرۆبەری گشتیمان کاک جەمیل و ستافی خۆمان نزیکەی 20 لە 5 ساڵات چەند هەنگاو نراوە کەی کورد دەبێ بە خاوەنی سیستەمی دڵنیایی خۆی بەڵێ 20 ڕۆژی ڕێک چوینە وڵاتی کۆریا لەسەر بابەتی ئەو تەمینی سەحی کە ئەوان هەیەە ئەو تەجروبە فعالەی ئەوان هەیەە بەشەر لەوێ کە نەخۆشەکەوێ حکوومەتی کۆریا چیان پێوتن وتیان چۆن مامەڵی لەگەڵ بڵێ لەلای ئێوە لەلای وان لە سنتەریان هەیە سنتەری خزمەتگوزاری دڵنیایی نیشتیمانی کە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی سەرپەرشتی دەکات لەلایەن پەرلەمانەوە سەرپەرشتی دەکرێت ئەم سنتەرە وەکو بزانی لە تەلەڤیزۆنەکانی ئەوان کەس بە فرمێسکەوەیە بۆ لای موزیعەیە بڵێ $9 ملیۆن صرف کردو کوڕەکەشم گیانی لەدەستدا حتمما کاک ڕەنز ئەوانیش بێشک بە زۆر کێشەی ئابووری و سناعی خۆیان تێپەڕی بوون بەڵام خۆشبەختانە ڕۆژ لە دوای ڕۆژ هەنگاویان نایە ئیشیان کردووە و ئێستا مەسەڵەن بۆ نمونە شتێکی ئەمەندە قورسە دوای 30 ساڵ حکومڕانی ئێمە سیستمێکی بیمەمان هەبووە لانی کەم ئەگەر تەمینی ژیانی ژنەبووە تەمینی جزئی بەشێک لە نەهامەتیەکانی خەڵکمان کردا هەڵبەتە وایە ئەمنیش لەگەر قسەکانی بەڕێستم بەڵام ئەمەش چۆکوەستان نەڕاوەستان بەڕاستی ئیشی خۆمان کردووە بەڵام ئەوانەی کە کێشەمان هەیە لەسەری بەڕاستی کەوتۆتە لای پەرلەمان یانی نزیکەی ئەوە خۆت ئاگاداریانەوە ئیشەکە لێوە ڕاوەستایەوە بەڵام بەس تەنها پەسەندکردنەکەیمایە یعنی ئەو دڵسۆزەی ئەمە هەمان بوو لە کاتی کۆڕۆنایە کە خەڵک نەیدەتوانی بێتە دەرێ خۆمان خستۆتە ناو یعنی دەرزی ئەسترازانێکە و ئەو دەرزیانەمان لێداوە هەتا لەوەی زوو بگەینە کۆریا ئەو تەجروبەی وەربگرین لێرە ئیش لەسەر یعنی لە کاتێکیتەوە هەر خاوەخاوی تیاکرێوە والله ئەوە پرۆژە یاساکە لەبەر دەستی ئێمەیە منەوەم خوێنەوە بڵێ وەکو ئیش و کاری خۆمان بە تەواوی ئەنجاممانکە باشە بڵێ استشاری پێکراوە بە دکتۆر بە خەڵکی جۆرا و جۆر بڵێ 10 ساڵی یەکەمەکەش هەر وەکو فەرمانبەران بە ئیزباریماندانە بەڵام لۆ هەوڵاتیان وەکو اختیاری بانداناوە بەڵام لە زۆر وڵات ئیزباریە چۆن ئیزباریە مەسەلەن ئەوەی کە دەخلی نییە حکوومەت بە پارەی زەریب و ئەم شتانە بەرپرسیارەتە ئەگرێتە ئەستۆی خۆی بڵێ بەنسبەت ئێستا باسی کۆریات لۆ بکەم لە ساڵی 6 دەست خۆش بێت باسی ئێرم بۆ بکە ئێستا چەند شەریکی دڵنیاییەیە بڵێ بەس ئەگەر مەجالەکەم دێ بەنسبەت کۆریا لە ساڵی 1960 دەستی پێکردیە مەرحەلەی یەکەم کردیتە اختیاری خۆی هەموو وڵاتێک پێشوەختە دەبی دەست بە اختیاریەکەی ئیزباری خەڵک نایزانێ لێرە جارێ بۆم باس بکە لێرە چەند شەریکەی دڵنیاییە شەریکەی دڵنیایی 15 چەند کۆمپانیا بڵێ 15 شەریکەی دڵنیاییمان هەیە هەشتیان ئیخۆمانە ینی خۆماڵی خۆمانن مرکزی ڕئیسیان لێرەیە پێنجیان لقن سەر بە بەغدایان دووش کۆمپانیای تەمینی وەتەنیمان هەیە عێراقی لەگەر تەمینی وەتەنی بەغدامان هەیە پاراتوانی بەشداربی لەم شەریکانە بەڵێ بەپێی سەرمایەکەی دەبی 15 میلیاری کەمتر نەبێت ئەگەر دڵنیایی گشتی بێت نەنا ئەوە کۆمپانیاکە هاونیشتیمانیە گسە من بمەوێ خۆم و مناڵەکانم تۆ بتەوێ خۆت و مناڵەکانە دایک و باوکە تەمینیان بکەی ئەبێت چەند بێ بڵێ سەبارەت بەو سوالەی بەڕێزت ئەوە لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبە دەبێت تاکو ئێستا کۆمپانیای کوردستان ئەوەمان نییە بڵێ شەریکاتمان بڵێ بەڵام هەندێک پرەنسیپ و هەندێک ڕێکاری هەیە شەریکاتەکانی کەرتی تایبەت دەگەڕێتەوە سەر نەوعی تەمەنی ئەو مؤمنە لەگەڵ زۆری ڕسکەکەی ساڵانە کە دەکەوێتە بەر دوو جۆر کۆمپانیایە مەسەڵەن کۆمپانیای کار
بۆ نمونە مڵک و ماڵ و ممتەلەکات و شەریکە و کۆمپانیا و مەسفا و ئەم شتانە ئەتوان خۆیان تەمین بکەن وانە ئاسیا شەتوانە ئاسیاش و لە هەموو شەریکەکان دڵنیایی شەریکات زۆرە هەر چواردەیان ئەو هەشت باشە چەند بۆ نمونە لە سەدا چەندی خەڵک تەمینی سەحی خۆی کردووە لە وڵاتە و ڕقەمانەتان لا بەڵێ بە پێی ئامار بێگومان تەمیناتەکانمان زۆرە یعنی هەر بگرە لەو لە جامەوە دەست پێ بکە ینی تەمین لەسەری هەیە تأمين الطاقة مركبات السيارات تأمين الصحي تأمين هندسي الصحي چەند لە 6 ملیۆن و خەڵکی کورد چەندی خۆی تأمین کردووە بەڵێ تأمين الصحي 67,000 تأمين الصحي مان هەیە 67,707 تاكو أورو بەڵام شتێکی تر هەیە کارمەندی بیانین یا کوردن تأمين الصحي هەیە جۆرا و جۆرە يعني هم بیانیشمان هەیە و هم خۆشمان هەیە أو بالنسبة للتأمين الصحي ئێمە 6 ملیۆن و نیوین ئەو 650,000 کەسا 67,000 کەسا کە خۆیان دڵنیا کردووە لە کۆمپانیاکانی تایبەتمەند بە دڵنیایی سەدا چەندی کوردن ئامارەکە لە دەست شەریکاتی کەرتی تایبەتە بەڵێ بێ زەحمەت وەکو کۆمپانیای ئاسیا لە سەدا چەندی خەڵکی ئەم وڵاتە خۆی دڵنیا کردووە لە کۆمپانیاکانی دڵنیایی زۆر سپاس کاگرنج بەنسبەت کۆمپانیای ئاسیا لە ئێسادا تقریبا 16,000 کەسمان تەمینی طبی کردووە لەم ڕێژەیە تقریبا 11,000 عێراقیە يعني بۆ نمونە تەمینمان هەیە لە سلێمانی لە هەولێر لە بەغدا لە بەسرە يعني لە هەموو عێراقا خەڵکی بەسرە هەیە لە ئاسیا خۆی دڵنیا کردبێ بەڵێ بە مانگانەی چەند خۆی ئەقساتەکان چۆنە بەبێی تەمەنە يعني بڵێن تەمەن ئێستێمە 1 ساڵ بۆ 18 ساڵ چەنە 1 ساڵ بۆ 18 ساڵ ئەگەر لە 180 کۆمپانیای تەمینەکە هەموو تێچۆکە بگرێتە ئەستۆی خۆی تقریبا 367,000 بۆ ساڵێک بەڵێ بەڵێ ئەگەر لە 180 تێچۆکە بگرینە ئەستۆی خۆمانێمە وەکو کۆمپانیاکان بۆ کەسێکی تەمەن بڵێن یعنی لە منداڵیەوە بۆ 18 ساڵ 370,000 دینارە بۆ ساڵی بەڵێ مثلەن ئیتر هەر نەخۆشیەکی هەبێت دڵ بێ شێرپەنجە بێ شەکرە بێ هەموو یەگرێتەوە هەر پێنج نەخۆشیە ینی خراپەکان کەڤەرەتە ینی بڵێن ئایدیەوە چارەسەری دەرمانی خەواندنی بێدی ناو مستەشفەی مانەوەی لە مستەشفە چارەسەری پزیشکی بڵێن ینی ئێمە وەکو خۆمان باسەکەم شەبەکەی تومان هەیە لە هەموو عێراقا چەند نقطەیەکی زۆر زۆر ینی چەند خەستەخانەیە کە هەرەوە نێ بڵێن وڵا 6 ئێمە لەو نقطە ئەو شەبەکەی ئێمە 500 نقطەی تایە لە هەموو عێراقا طبعا زیاد لە 100 خەستەخانەیە عیاداتی تایە دکتۆرە بەڕێزەکانی تایە سەدەکانی نەخۆشیەی کە ئەگەر خەڵک خۆی دڵنیا بکە ئێوە هەموو چارەسەرەکەی گرناستۆ چی و چییە دوو لە هەموو لە ئەوە نەخۆشی شێرپەنجەیە نەخۆشی ئێمەسە تەسەڵۆبی دوێحی نەخۆشی شڕاینە نەخۆشی گورچیلەیە لەگەڵ نەخۆشی درێژخایەنەکان بەچەنە بڵین ئەوی باسمان کرد بەپی ئەیجەکە لە دایکبوونەوە بۆ 18 ساڵ بەچەند 370,000 بۆ ساڵە بەڵێ ئەی لە سەر و ئەوە تاوەکو تەمەنی 7 ساڵ تاکو تەمەنی 65 ساڵمان هەیە ئێمە بەچەنەوەیەک بۆ نمونە لە ئەیجەکان وا دیاریکراون 0 بۆ حەڤە بۆ 35 35 بۆ 45 بۆ 35 حەڤە بۆ 35 ئەگەر بڵین با 18 بۆ 30 حساب بکەین تقریبا 500,000 بۆ ساڵێک بۆ ساڵە 500,000 ئەی لە دوای ئەو تەمەنە تا 65 ساڵ تا 65 ساڵ ئەچێتە تقریبا 1,5 ملیۆن بۆ کەسێکی تەمەن 65 ساڵ باشە ئەمە کۆی تێچوونەکە ئەگەر لەم وڵاتەش چارەسەری نەبوو بەڵێ ئەیگەرنە ئەستۆی خۆتان بەڵێ لە کەیسمان هەیە بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئوردونە کە نەخۆشی شێرپەنجەی هەیە لەژێر عیلاجە لە مستەشفەی حوسێنی لە سەرەتان تەمەنی چەند بووە تەمەنی لەبینی 45 بۆ 55 ساڵە 45 بۆ 55 ساڵە بەڵام ئەوەی خۆی تەمینەکە تا چەندێ لە ژێر چاودێریە بە هیچ نەخۆشیەکی نەبێ ئینجایەوە وەرێگرن خۆی تەمین حوسینیە ینی چۆنەڵی تەمین بەوە نییە کە من یەکسەر بینێرم بۆ فەحس
بڵێن بڕۆ چیشی خۆتکە ئێمە چووکە لەبەرەوەی لەگەڵ باشترین شەریکی دنیاە کە شەریکی شەڵمانیە شەریکی میونخڕی پێڵێن ئیعادی تەمینمانەکاتەوە یعنی دووبارە دڵنیایی یەکاتەوە بۆ ئێمە یعنی ئێمە اتفاقیمان هەیە لەگەڵی لەوێ ئەو شخصی کێتە لای ئێمە فۆرمێکی ئێدرێتێ لە فۆرمەکە مجموعە معلوماتی خۆی تایە لەسەر سەحەتی خۆی پڕێکاتەوانە و ئێمە لەسەر ئەوە ئەقساڵەکەی بۆ دیاریەکەین و دەستەکەین بە ئیجراتی تەمینەکەی بۆ نمونە کاتێک زۆر پرسیارم هەیە بەس بینەرانی بەڕێزدڵنیامەوەش زۆر پرسیارتانەیە هیوادارم زانیاری سنوورداری من پرسیارەکانی ئەوە بکە دوای ئەم ناو بڕات. بەڵێ بەڕێزان جارێک تر سڵاوتان لەبێ دێمە سەر تەندروستی بەڵام دیسان دێمەوە سەر پرسیارەکانم لەگەڵ کۆمپانیای ئاسیا بۆ دڵنیایی بەڵام کۆمپانیای کار بۆ دڵنیایی کە بەڕێوەبەرە گشتیەکەیان ئوردنیە و لە هەولێرەوە لە ستۆدیۆکانمان لەگەڵما مامەستا مستەفا ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم خۆت ئاگات لێ بەم ڕۆژگارە خەڵک ماڵسوتاوە بێ خەڵک کارگەی ئەسووتێ خەڵک بازاڕ و دوکانی ئەسووتێ ئێوە تەمینی ئەمانەتان هەندێکی کردووە هیچ شوێنێک هەیە لای ئێوە تەمین بوو بێ و قەرەبووتان کردبێتەوە یعنی دڵنیا کرابێت و قەرەبووتان کردبێتەوە نەخێر ئێمە هیچ کێشەی مەترسی زۆرا و زۆریان ئاگرکەوتنەوەمان نەبووە بەهۆی ئەوەی دامەزراوەکانمان دڵنیاییان هەیە بەڵام ڕووداوی دەریاییمان هەبووە کە گواستنەوەی ڕێگەی دەریامان هەیە و بەهۆیەوە زیان بە کاڵەکان کەوتووە لە کاتی گواستنەوەیان بۆ ناو هەرێمی کوردستان ئەمانش قەرەبوویان کراوەتەوە بۆ نمونە کاڵایەک بەهاکەی $10,000 بوو قیستەکەشی $100 بووە دیسان قەرەبوو کراوەتەوە ئیدی بیرۆکەی دڵنیایی ئەمەیە هەرچەندە قستەکەی کەم بێت دەتوانێت سپۆنسەر و قەرەبووی زیانی گەورەش بکاتەوە ئێمە لە ڕوانگەی لۆژیک و خێرا مامەڵە لەگەڵ بابەتەکان دەکەین گرنگترین شت ئەوەیە خەڵک هۆشیار بکرێتەوە بۆی دڵنیایی کارێکی بنچینەیی زۆر گرنگە و لاوەکی نییە هەر مرۆڤێک دەتوانێت مانگانە 25 بۆ 30,000 دینار بدات بۆ ئەوەی بەرهەمەکەی یان کاڵاکەی کە بای 100 ملیۆن دینارە بپارێزێت ئەمە بارگرانیەکی زۆر لەسەر ئەو کەسە کەم دەکاتەوە هەروەها بارگرانی لەسەر دەوڵەت و هەموو ئەو کەسانش کەم دەکاتەوە کە بەهۆی زیانەکەەوە کاریگەری دەکەوێتە سەریان ئەمەش لە ڕێگەی کۆمپانیەکانی دڵنیاییەوە دەکرێت ئەرکی کۆمپانیەکانی دڵنیایی پاراستنی هەموو کارانەیە باشە ئێستا لە ئوردن بڵین بە زۆرە ملەیە واتە بە ئیجباریە خۆدڵنیاکردن بۆ مرۆڤ بە ناچاریە ئایا بۆ کۆمپانیا و پرۆژە و دوکان و ئاڵتون فرۆش و کارگەی ئاو و بۆ ممتەلەکاتیش هەر بە ناچاریە دڵنیایی زۆرە ملێ یان ناچاری لە ئوردن تەنیا بۆ هۆکارەکانی گواستنەوە هەیە تەنیا بۆ ئۆتۆمبیلەکانە ئەمە ناچاریە و بڕیاری حکوومەتە بەڵام لایەنەکانی دیکە هیچ کامیان ناچاری نین بەڵام ئەستەمە هاوڵاتیەکی ئوردنی بدۆزیتەوە بەشداری لە سیستەمی دڵنیایی نەکرد بێتەوە چونکەوە بێنە بەرچاوت خوا نەخواسە تووشی جەڵتەی دڵ بووی و گواستراوێ نەخۆشخانە و پێویست بە نەشتەرگەریەکی دەست بەجێ بوو ئایا ئەو کەسە توانای هەیە یەکسەر $15,000 بداتە نەخۆشخانە ئەمە لە کاتێکدایە فەرمانبەرە نەخێر ناتوانێت بەڵام کارتی دڵنیایی لە گیرفان تا بێت و پێشکەشی نەخۆشخانەی بکات هەموو خەرجیەکانی لە سفرەوە تا $1,000 کۆمپانیەکە بۆی دابین دەکات بەڵام ئەم کارە ناچاری نییە جگە لە ئۆتۆمبیل و هۆکارەکانی گواستنەوە بەگشتی بەداخەوە ئەمەش لە هەرێمی کوردستان نییە کاتێک ڕووداوێکی هاتووە ڕوودات لایەنەکان لە نێوان خۆیان چارەسەری دەکەن
گرنگترین هەنگاو کە حکوومەتی هەرێم بینێ بۆ دروستکردنی سیستەمێکی دڵنیایی سەرکەوتو و پێشکەوتوی وەکو ئوردن چییە؟ ئایا ژەرخانەکە لەبارە لە کوردستان؟ نعم الموجود الخبرات موجودة ئەزمونەکان هەن بەڵام دەبێت ڕایەڵێک هەبێت پردێکی هاو ئاهەنگی هەبێت لە نێوان کەرتی گشتی و تایبەت دووپاتی دەکەمەوە گرنگترین خاڵ لەم نێوەندەدا پردی هاو ئاهەنگیە ئێستا ئەم پرۆسەیە دەستی پێکردووە هەفتەی ڕابردوو ڕێکەوتنێک لە نێوان دەستەی دڵنیایی تەندروستی و کۆمپانیای کار واژۆ کراوە بۆ دڵنیایی تەندروستی سەرجەم ئەو کەسانەی لە دەرەوەی عێراق دێنە عێراق و هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنە واژۆی لەبارەیەوە کراوە ئێمە لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراودا خزمەتگوزاری دڵنیایی تەندروستیان پێشکەش دەکەین جاڕووداوی مردن بێت یان هەر زیانێکی دیکە ئێمە قەرەبوویان دەکەینەوە دڵنیایی تەندروستی لە نێوان 5 کۆمپانیاوە دەکرێت کە تایبەتن بە عێراق ئەمە هەنگاوی یەکەمی کارەکانمان بوو لە نێوان حکوومەت و کەرتی تایبەت زۆر سپاس بۆ کۆمپانیای کار و بۆ بەڕێزت کە لەگەڵ مابووی کاتێکی خۆش دکتۆر بەخێراتی سەرچاو با هەنە قسەی لەسەر ناوخۆی خۆمان بکەین بۆ خۆتەزانی حکوومەتی عێراق ئێستاوا خەریکە دەستی پێەکە بەبێ دروستکردنی کەشێکی دڵنیا ئەم وڵاتە لەمە بەدووە بەم هەلومەرجەی کە ئیبینی ئاوا خەڵک ماڵوێرانە بێ خەڵک قوربەسەرە بێ ماڵ سوتاوە بێ خەڵک دەربەدەرە بێ خەڵک بێ خان و ماڵە بێ ژیان ئاوا ڕوات یایتر کاتی ئەوەی هەنگاوەکە بنین بۆ ئەوی کە مێژوو بە جێمان نەهێڵێ خۆی سیستەمی تەندروستی عێراقی لە بنەڕەتا باش بووە و خزمەتێکی زۆری کردووە و زۆر وڵات هەیە کە تاکس فاینانسە وەکو عێراق یعنی هەموو وڵاتەکان لەسەر تەمین سەحی نییە بەڵام ئێستا زۆربەی وڵاتان بێ لەو پارەی کە تەرخانەکرێ بۆ وەزارەتی تەندروستی هەوڵەدەن ڕێگەی تریش بدۆزنەوە بۆی لەبەرەوەی ئێستا ئیمکانیاتی وەزارەتی سەحە لەو ئاستەیان نیە ئەیجینا تا ئێستاش تا ئەو کاتێک کە تەمین سەحەیەکی تەواو دروستە وەزارەتی تەندروستی بەرپرسە بەرامبەر خەڵک بەرامبەر نەخۆشیەکان و چارەسەرکردنیان بەپێی ئەو ئیمکانیات و خەستەخانە و دکتۆر و دەرمان و شتی کە لەبەردەستایەتی زۆر وڵاتی سێوە باسی کۆریاتان کرد کۆریا زیاد لە 20 ساڵی پێچووە کە لەو سیستەمەوە باش ئەگەر ئێمە ئەمڕۆ دەستی پێ نەکەین 30 ساڵی تریش نایکە ئەکید ئێمە پێویستە کات دەست پێ بکەین و ئەوەی بزانم ینی من چونکە چەند جارێک میلیۆنەر بووم لە لەوانی لە پرۆژەکانی وەزارەتی تەندروستیە چەند پرۆژەیەک هەبووە بەڵام ئێستا ئاخر شت ئەوەیە کە عێراق هەر بڕیاریشان لێیاوە بەڵام فکرەکە ئەوەیە یعنی دوو سێ بۆ چوون هەیە یەکیانەوەیە هەوڵە درێ مەسەن ئیمکانیاتی وەزارەتی تەندروستی زیادکرێ مەسەن ئەم دڵنیایی جۆری و دڵنیایی تەندروستیە ئەوەش کە عێراق دایناوە بۆ کۆمپانیایەکی وەکو ئاسیا و کارەتوانێت بۆ وەزارەتی تەندروستی ناتوانێتە بودجەی وڵاتەکە لە دەستی حکوومەتە بۆ ئەتوانێت مدیریەتێک دروست بکە بۆ ئیدارەی کردی تایبەت بۆ خۆی ناتوانێت هەنگاوێ بنێ تۆ خۆت ئەگەر حکوومەت لە موچەکەی خۆت ئەگەر حکوومەت بڕیار با بزانی بۆ سەلامەتی خۆت و مناڵەکانە دڵنیاکەیتەوە نسبەیەکی کەم لە موچەکەت بەپێی دەسهاتەکە و ئامادەنیت بیخەیتە ناو سندوقی دڵنیاییەوە بەتەکید بەس بەشێ لە فکرەکە چ لە کوردستان و چ لە عێراق ئەوەیە کە پارێک وەکو دڵنیایی تەندروستی بخرێتە سەر بودجەی وەزارەتی تەندروستی بەشێکی ئەوەیە بەشێکی ئەوەیە کە زۆر وڵاتی کە ئەمە سنووقی تەمین سەحی تەواو جیاوازە لە وەزارەتی تەندروستی و بڵێ چونکە ئێستا یەکێ لە کێشەکانی سیستەمی هەیە کۆمپانیایکە هەیە قازانجنەویستە هەیە دەوڵەتیە وەکو سوید بڵێ لەسەر ئاستی وڵاتەکە مرکزی یا لەسەر ئاستی هەرێم یا لەسەر ئاستی مەحافەزات لە یەک سنووقایە لە دوو سنووقا بەپێی وڵاتەکانە گۆڕێ من مناقەشەی مەبدەئەکەکەم بەبێ ئەمە حاڵە مەسەلەن بەتەکید ئێستا بەردی بناغی باشترکردنی سیستەمی تەندروستی ئەوەیە دڵنیایی تەندروستی دروست کرێ بەبێ دڵنیایی تەندروستی وڵات ئەڕوا بەڕێوە زەحمەتە لەبەرەوەی ئێستا حالیان وەزارەتی تەندروستی دووسێ وەزیفە ئەبینێ مەسەلەن لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانە ئەو کەسی کە پارەکە ئەدات لەگەڵ ئەو کەسی کە خەدەماتەکە تەقدیمەکە جیاوازە بۆ ئەوەی ئەم جیاوازیە واکە کە جۆرێک لە منافەسە و محاسبە دروست بێ بەڵام ئێستا خۆی گلەی گەورە لە وڵاتە ئیشتراکیەکان دایمەن ئەوە بووە
کە خەڵک چووەتە خەستەخانە ڕێزی پێویستی لە نەگیراوە مەسەن شتی پێویست نەبووە و ئەو کاتە گلەیەکانە بێ ڕاستەوخۆ لە حکوومەت بکە حکوومەت خۆی هەم پارەکە حکوومەت بووە هەم خزمەت گوزارێکە حکوومەت هەنگاوە دروستەکەی ناوە لە ڕێگەی مدیرێتەکەی ئەمانەوە بۆ تەنزیمکردنی کاروباری کۆمپانیاکان و بۆ دروستکردنی دڵنیایی لە نەفەوتاندنی پارە و لە هەنگاو بە هەنگاو دواکەوتنی کۆمپانیاکان ئەمە هەنگاوێکی باشە بەڵام ئەگەر ئیجباری نەبێت ئەگەر هەمووان نەگرێتەوە ئەگەر ئەوەی کە ئیش و کار و پارەی نییە و سەبەبی هۆکاری بابەتی هەیە بۆیە ناتوانێت ئیش بکە حکوومەت بەرپرسارەتەکە نەگرێتە ئەستۆی خۆی بڕەپارەکەی بۆ دانەنێ ئەو کاتە هەمووان خێر نابینین لە سیستمی دڵنیایی وەنیە سەرەتاژ بێ حکوومەت بەوە دەست پێ بکە سنووقێکی دڵنیایی تەندروستی بکاتەوە ئێستا عێراق ئەوکو بڕیارە ناوە بەس وەکو جێبەجێکردن جێبەجیان نەکردووە ئەوانیش قسە هەر قسەیە ینی هەر ئەڵێ مەسەرەن لە سایەکی بە فۆرمال سێکتەر دەست پێ بکەن بە مۆزەفەکان لە سایەکی موچەکانیان بەڵامەوە تا ئەڵێ ئەکرێت وانە بڵێ بەپێی قانونی شتێک وەک کرا بە بڕیاری لە پەرلەمانی زەرچوو یانی ئەو مۆزوع جدیانە لە پەرلەمانی ئەواندا بەڕاستیە بە بابەتی مناقەشە جێبەجێکردن خۆی پێش ئەم هینە پێشتر مناقەشەیەکە بوو لە پەرلەمانی پێشووە ئێمە پرۆژەکەمان لە وەزارەتی تەندروستی مناقەشە کرد سێرمان کرد ئەگەرەوە جێبەجێکەین لەوانەیە ئەو خزمەت گوزاریانی کە ئێستش هەیە پەشی بکەوێ ینی ئێستا من وەکوینی خۆم ئەڵێم ئەگەر تەمین سەحیش بکرێ سەرەتا ئەتوانرێ مەسەن بە چەند هەنگاوێک یەکێ لەوانە با خزمەت گوزاری تەندروستی لە کەرتی تایبەت بکڕیتەوە نەک جارێ ئەو خزمەت گوزاریانی کە هەیە پەشی خەیکە لە کەرتی حکومیە مەسەن تۆ بێ بڵم تەمینت نییە بۆ نییە بێتە خەستەخانەوە ئەو کاتە ئەوە نیتر ئەوەی کە هەیە خراپترە بێ هیچ نەبێ شتێکمانەیە بیناتی لەسەر بکەین ئەستا کێشەکە ئەوەیە ئەوەتانە خەڵکەیە لێرە هێشتا نازانێت کەرتی تایبەتیش هەیە لێرە برا ئەرێ لە سەدا چەندی ملیۆنێر و ملیاردێرەکانی ئەم وڵاتە پێ دوایە خۆیان تەمین کردووە ماڵ و مناڵەکەیان خۆیان دڵنیا کردووە مڵکەکانیان دڵنیا کردووە کۆمپانیاکەیان دڵنیا کردووە ڕاستەوە هەیە کاکەڕەنج ینی نسبەیەک هەیە نسبەیەک هەیە بەڵام نسبەیەکی زۆر نییە زۆر نییە نەخێر یعنی ئەوەیشی پارەی هێنەی کردووە نەگەوەیشی پارەی نییە نسبەیەک هەیە بە زۆر نییە بەڵام هەیە کردوێتی هەیە مڵک و ماڵ و سەحیشی کردووە لەگەڵیا باشە خەتای کێە بۆ نمونە خەڵک تەنانەت نازانێت کۆمپانیای ئەهلیش هەیە بۆ دڵنیایی ئەزانین چۆنەکە کە ڕەنج خۆ تەمین بەڕێی من یعنی ئەمە ڕکلامان بۆ کردو و کۆمپانیەکەی خۆمان و کۆمپانیەکانی تریش حتا کو لە مانگی پێنج یەکەم ئۆتەمەری تەمینیمان کرد لە هەولێر دوو ڕۆژی خایان زۆر شتمان ئەزانم بەزەوە خەڵکێکی دەستە بژێرە یعنیەوە تا کە سوکاری نەخۆش هەموو ژیانی فەوتا هەر نەشی زانیوە هەیە قسەکەی جەنابتە حادثەیەک بەنسبەت ئەو کۆنفرانسە وەکو حکوومەت ئەنجامی داوە یعنی لە قانونی عێراقا لە حاموڕابی ساڵی 58ەوە هەتا ئێستا هەر نەکراوە ئێمە ئەو هەنگاوەمان هاوێشت یەکەم جارە یعنی ئەو کۆنفرانسە لە عێراق و هەرێمی کوردستانە بیکەیت پێش بەغا کۆنفرانسان کرد بەڵام جێبەجێکردن بەغا کردی پێشەوە چۆن جێبەجێ بکرد ئەوە خۆت ناڵێ چۆتە بواری جێبەجێکردنەوە مەبەستم لە کۆنفرانسەکە دێت مەبەستم لە وشیارکردنەوەی کۆنفرانسەکەن ئەوان جێبەجێ دەکەن وا ئەو ساڵێکە جێبەجێ دەکە بەغدا ساڵێکە جێبەجێک ئەوش دوو ساڵ ئەوش بەس لە تەمینی صحیە بەس تەمین صحی لە هەموو شتێک پێویستە خەڵک پەیوەندی بە هەموو کەسێک خەڵک ئازادە لەوەی کۆمپانیا و دوکان و مەعمەل و ئاڵتون فرۆشیەکەی تەمینەکان نا بەڵام خەڵک سەحەتی خۆی گرنگە حتا لێرە کۆمپانیەکانی کەرتی تایبەتیش تەمینی ژیانە ناکەن تەمینی بەشێکی تەندروستی دەکەن پێنج نەخۆشیەکان نەخێر هەموویەتی ئەو پێنج نەخۆشیە یەکێکە لە سەرچەکانی بەڵام شتێکێ تەمینی حیاتی پێ ئەوە تەمینی حیات جایە تەمینی حیات نوعێکی تایبەتە تەمینی صحی نییە تەمینی حیات تۆ تەمینی حیات چیە تەمینی حیات دەکەیت بۆ دوو لە هەمولای حاڵەت ئەگەر تووشی عەجز بووی حاڵەتی وەفات کەوتیتە سەر جێگا نەتوانی دەوام بکەی نەتوانی ئیشکەی هیچ کۆمپانیایەک نییە لێرە بڵێ تۆ بەوەنە مشارەکە بکە من هەتا لە ژیانابی پێداویستی و مەصرف و دەرمانەکان نەدابینەکەم نییەوە لە حیات لە کوردستانانە نییە هەر ئیجازەکەی نییە بەڵام کاکەڕەنج بەڵام شتێک گرنگە دکتۆر ئێستا یان باسی سویدن بۆ بکەی بەڵام شتێک گرنگە وەکو حکوومەت تا چەند دڵنیایی ئەدەن بە خەڵکی کوردستان ئەگەر خەڵک لەو 14-15 کۆمپانیایی کوردستان خۆی تەمین بکە بە پێی پۆلیسی و سیاسەتی ئەو کۆمپانیانی کەرتی تایبەت بۆ دڵنیایی ئێوە متمانەتان بەخشیەوە بەم کۆمپانیانەکە
پارەکەیان نافەوتێ هەتاوەکو دوا هەنگاو لەگەڵتە ئەگەر لێرە چارەسەرێ نەبوو لە دەرەوە ئەگەر لە ئەوروپا چارەسەرێ نەبوو لە کۆریا لە کۆریا چارەسەرێ نەبوو لە ئەمریکا ئێمە حتمما یاسای قانون تەنظیم ئەعمالمان هەیە لەسەر ئەو یاسای ئیشی لەسەر دەکەین ئێستش هەر لە کەوتوتە بواری جێبەجێکرد بەڵام بەرکار نەکرایە یعنی گەیشتە مەرحەلەی ئەوەی زۆر بێتە لای پەرلەمان بەڵام هێشتا بەرکار نەکرایە ئەمە بە وردەکاریەوە یەکەیەکە بەڕێکارەکانی ئەو قانونە تێدەپەڕێن بەپێی ئەو یاسایە هەر کەسێک کێشەی هەبێت هەر کەسێک مشکلەی هەبێت لەگەر هەر شەریکەیەک دەتوانێت بێتە لای ئێمە وەکو ئیدارە عامەی شەریکات یاداشتی خۆی بنووسێتن و ئەمەش بە تەواوی پشتگیری دەکەین و دەتوانین حجزی ئەموالی لەسەر وەدیعەکەی زمانی دابنین ئەگەر خەڵگەمووی خۆی تامین بکات خۆی دڵنیا بکە ئەو ڕێژەیەدا دەبەزێ هەر پارەکە بۆ ئاستێکی پێوانەی کەم بێگومان ئەبێ بە چەند بۆ نمونە ئەوانەتان لێتان کۆڵیوەتەوە ئەو وەختە کاکەرەنجەوێ بە ئەعدادی کەبیرە یعنی بە لە ئەعدادی یعنی بڵین چۆنڵی لە ڕقمێکی بچووکە بە ڕقمێکی گەورە لە ڕقمێکی بچووکە ئەو کاتە خەڵک ئەتوانێت کە بوو بە ڕقمێکی گەورە ئەو وەختا قساتی تەمینەکە دابەزێت ئەو کاتە ڕەنگە ڕێژەی بەشداریکردن بۆ بەدەستێنانی کارتی دڵنیایی بگاتە چەند وەکو پارە وەکو پارە وەکو مەبلەغێکی ڕەمزی لێت وەکو مەبلەغێکی ڕەمزی وەکو ئوردون یعنی ڕەنگە بگاتە 50,000 20,000 10,000 بۆ ساڵێ بۆ ساڵێک بڵێ کە بوو بە ئەعدادی کەبیرە بۆ ئەو کاتە یعنی تووشی هەرچیەک ببی ڕەنگە بە 10,000 ڕزگارێ بێت حتما باشە بزانین لە سوید چۆنە دکتۆر بەخێر بێ زۆر بەخێریش بیتەوە بۆ کوردستان زۆر سپاس بەل لە هەموو شتێ بەڕاستی زۆر دڵ نەگران بوو بە و چیرۆکە تراژیدیانە کە بیستم لێرە ئەو دوو بنەماڵە ئەکرا ڕوونە ئەوەنە ئەکرا نیزا سیستمێکی دڵنیاییمانە بێ و پڕ بە دڵ منی تەزان بەڕاستی شتی ئاوا ببیستیت لەم وڵاتە پاشەوەیش لە سوێدا ئەمە کاری دەوڵەتە یعنی هەر کەس لە سوێدا دانیشتی ئەو وڵاتە بوو ئەتۆمات تۆ بیمەیت تۆ دڵنیایی لەش ساغیت هەیە بێ بەرابەر ئەگەریش ئەوە تا ئێمە بە بەرامبەریش بۆمان بە سەدان جار نەخۆش بکەفی لە ساڵە بەس بۆ دەوا و دەرمان $120 بۆ ئەوەیش دکتۆر ببینی نزیک $180 لە ساڵێکە باقی هەچی بێ بە خۆڕاییە لە سوێدا مناڵ کە لەدایکە بێ هەتا ئەو ڕۆژەی کە زیندووە دڵنیایی لەش ساغی هەیە بێ بەرابەر لای دەوڵەت بەغێرەس تەنیا کەوانی باسکەنێرا ددان نەبێت ددان تا 20 ساڵگی لە بڕە شوێنێکە لە بڕە کۆمونێکە تا 22 ساڵگی لە شوێنێکی ترا دوای ئەوە ئەبێ بڕێکی زۆر لە پارەکە خۆت بهین دەدان سەرڕای ئەمە کەسی گەشکاتوێتە سوێت دانیشتوی ئەوێژ نەبێت ئەگەر شتێکی کتۆپڕی بۆ پێش بێ پێژین ئۆژانس ئەوە بێ بەرابەر بۆ یەکەن لە هەموو شوێنێکە و هەموو ئەمانیشەهی حکوومەتە من بەلای منەوە من 30 ساڵێک سیستمی لەش ساغی سوێدا ئیشەکەم بەلای منەوە سپاردنی دڵنیایی لەش ساغی بە کەرتی تایبەت یعنی زۆر شتێکی خراپە و حکوومەت دەوێت خۆی لەم کارە بدزێتەوە هەر لە ئیستەوە خەریکە کەرتی تایبەت دانی بۆم کارە ئەمە ئەرکی حکوومەتە لە هەموو شوێنێکە ئەمە حکوومەتم کار بکە بۆ کەرتی تایبەت ئەوە نیە برادەرەڵێ ئێمە ئەگەر دڵنیاییمان هەیە بەڵام نەخۆشخانیشمان هەیە ئەگەر نەخۆشەکە نەخۆشکەوێ ئینە نەخۆشخانەکەی خۆمان بۆچی بۆەوە هەتا ئەوجی ئەتوان تێچووی کەنتری تیاابێ بۆ ئەوان وەک چۆن دکتۆرەکان نوسخە نووسن این دەواوشەی نێن بژێ ئەو سەیدەلیەوە خۆمان نەزانین کوێیە بۆ ئەمە قەید و بەندە لە بین ئەمانە چون کەرتی تایبەت بۆ لەش ساغی ئینسان کەرتی تایبەت کاری ئەوەیە وینستیا بڵێن چی پێڵێن ئێستێسمارکە بە عەرەبی ئەوەی وەبەرهێنان بکە کەرتی تایبەت نییە لەش ساغی منە ئەوە خەوەوە ئەی لەسەر ئەوەی ئوردن کە ئەڵێ کەرتی تایبەت و کەرتی گشتی پێکەوە کردویانە گەرەکمە مەسەرەوەیشە لا ئێمە کەرەسە و ماڵ و مڵک و ئەمانە کەرتی تایبەتە بازە شوێنێکیش هەیە بازە دکتۆری توانیان شوێنێکی لەش ساغی بۆ خۆیان دانن بەڵام هەمووی ئەمانە یانێ لەش ساغی هە لە ژێر چاودێری ئەوانە کەرتی تایبەتیش ئەگەر ببێت بۆ هەر شتێ ها لە ژێر چاودێری حکوومەتە
یعنی وانە کەتی تایبەت خۆی لێ بقڕێ بۆەوەکە بیمەی زۆر لە خەڵک بسنیا دڵنیایی زۆر لە خەڵک بسێنێ بۆەوەی کە توانێت داهاتێکی باشتری هەبێت بەلای منەوە دڵنیایی لە ساغی کاری حکوومەتە کاری کەتی تایبەت باشە دکتۆر تۆ جارجاریتەوە ئێرە خوێندکاری دکتۆرەوانت هەیە لە کوردستان و لە سویدیژی شەکێت لە زانکۆی سۆران هەردوو سیستمەکە ئەناسیت یعنی ئەوەندە شتێکی قورسە حکوومەتی کوردستان دەستی پێ بکە وەکو کەرتی گشتی بە بڕوای من ئەوەندەی ئەو کەسانە واتێن لە مانگێکە بەدەیان ئاپارتماندا 32 تەبەقا بە ناسمان و کارەکەیشان هەموو بەس 2 مانگ 3 مانگ بۆ ڕێکە کەفێ بەڵام 5 ساڵە خوشکەوتی پەرلەمان و وەرز بە تەکسیەک بە چارەکە لەبەرەوەی ترانسپۆرتیشن نییە لەوانێ لە هەولێر بە چارەک نەگەیت ژێر ئەرزی و میترۆ و ترامە و شتانەمان تۆ بڵێ بە نیو سەعات بڕوان پێ بکە ئەنجومەنی وەزیرانیش و پەرلەمانیش و دایرەکەی ئەوانیش بە چارەکێک هەمووی تەواوەکەی کەچی 5 ساڵە نەگەیشتۆتە پەرلەمان ئەمە ئەزانی چۆنە ئەمە گەیشتووە بەڵام گەیشتۆتە پەرلەمان تەحەدیاتمان هەیە یەک لە تەحەدیاتەکان گەیشتوتە پەرلەمان حتمەن لە تەحەدیاتەکان بەڵام نەبووە بە یاسا من لەگەڵ ناقەشە خوێندنەوەشتی بۆ نەکراوە بەڵام مەجموعەیەک تەحەدیاتمان هەیە پێش هەموو شتێک دەبی سیستەمێکی یەکگرتووی بانقیمان هەبێت هەتا لەوەی جگەلەوە بودجەیەکی زەبەلاحی بوێت هەتا لەوەی ئەو ئیشوکارانە بڕێوەبات جگەلەوەی بەرنامەی سیستەمی کۆدینگیشمان دەیە ئەویشمان پێویستە یعنی کۆمەڵێک تەحەدیاتمان هەیە تا دەگاتە ئەوانەکەی تەحەدیاتن ئەوەی ئێستا دنیا ئایا مثلەن بە 5 دقیقە ئەم شتانە هەمووی جێبەجێ کرێ بە 5 دقیقە ناکاکە بە لە زمنی ڕێکارەکانی ئەم سیستەمەیە ئەمانەمان پێویستە بەڵام وەکو پرۆژە یاسایەکە لە وڵاتە بیانەیە بە کلیکێک معاشە نایەنە بڵێ ناتوان بدەن تۆزێکی لێ ببڕن بۆ ئەوەی حیاتە زامن بکەن ئەتوان هەمووی هونەیەنە ئەی بۆ ناتوان تۆزێکی لێ ببڕن و بەس ئیشمان لەسەر بەڵام یەکشت کاگڕێت بەڵێ ئیشمان لەسەر کردووە پرۆژە یاساکە بەڵام بەس چۆتە پەرلەمان بەس تەصدیقی پێدەوێت 5 ساڵ زۆر زۆرە دوایە لە پەرلەمان ئێمە بینین جاری وایە لەسەر شتیوە حیزبی شەڕەکرێ شەڕە لە قەی تەیەکەوێت بەس ئەمە سەحەتی نەتەوەیەکە لە 2001ەوە دەستێوانە 2001 چەند کەس مردووە لە بەرەی بیمەی نیە چەند کەس فەلەج بوو چەند کەس قوربەسەر بوو ئەو مەشروعی کە سەرنجخان باسێکە لە 2021ەوە دەستکرا بە نووسینەوەی یعنی لە نێوان خۆیانە وەزارەتی سەحا بڵێن بەم شێوەیە کە چووە پەرلەمان ئەو بوو پەرلەمان ئیتر چۆنەڵی لە کار خراکارە خرە نەزانوسینەوەی ئەمە چێ دەستە فسکی تاوان و سزای زانی بە چەند نووسیوە کە چوە پەرلەمان نەما بە 15 ڕۆژ تاوان و سزای نووسیوە دەستە ڕۆمانەکەی ئەوەنێ بەس پەرلەمان نەما کات ناتوانانی دەنگ لەسەر بدات غێر ئەوە ئەزان چی بەهانە نییە بۆ ئەوەی بە 5 ساڵ شتێک لە پەرلەمان تەواو نەبێ و مناقەشە نەکات پەرلەمانیش 5 ساڵی لەوێ مێنێت تۆ بە دڵنیایی باشە پرسیارە یعنی ئەزانی چی من بڕوان پێ بکەمە یەکەم جارمە لە حیاتمان خەڵک بێنم بۆ بەرنامەکەم بیاڵم لە بەرنامەی منە فرمێسکی خەڵک ببینرێت ئەوە جیایەکێک کەسێک دڵی پڕ بووە تێگەی ئەوە جیایە بەڵام بڕوان پێ بکە هەزاران ماڵ لە وڵاتە ئێستا ئەم دەقیقەیە شینیتیایە لەبەر نەبوونی سیستمی دڵنیایی لەبەر دەستڕانەگەیشتنی بە دکتۆرێکی لە سلێمانی زانیاڵە چی ئەڵێ خۆیەتە دەرمان بۆ نەخۆشەکانێک ڕە لە بڕی نەخۆشەکان مەخەڵەتێنن دەرمانی خراپێنە دەرمانی تەزویر و درۆی ئێنێ ئەگەر سیستمی دڵنیایی هەبێ کۆمپانیا بە یا حکوومەت بۆ قازانجی خۆی لانی کەم نایڵە دەرمانی خراپ بن بە نەخۆشەکەی وەنیا بەدڵنیاییەوە کەرتی تایبەت وتمها لە بیرەوە چەندێ داهاتی ببێت نە لە بیری سلامەتی ئێمەدا نییە وڵاتی بێ سیستمی دڵنیایی ئیتر ئەڕوا بەڕێوە تا بێ نەخۆشی درێژخایان زیاکە ئەسڵەن کۆمەلگایەکی نەخۆش ئەمرێت دوای چەند ساڵتر ئەم کۆمەلگا ئەگەر بەم جۆرە بڕوات ئەم کۆمەلگا ئەمرێت یعنی مەگەر ئەو کەسانەی ئەمانە بێڵ نزیند و بمێنی کە توان بۆ ئەوان بەرهێنان بکەن ئەگەنە باقیەکەی چۆن سیستمێک بەبێ دڵنیایی لە ساقی بەڕێوەچێت ئەمە شتێکی مەحاڵە ئەمە تۆ مناڵێ لای ئێمە مناڵێک کە وەک ئاوەلەمە لە سکی دایکە ئاخۆلەقەی لەژێر چاودێریدایە تا ئەو ڕۆژەی پیا بێ هەموو مانگێ
دایکی ئەڕوات فاسی بووەکەن بەبێ بەرابەر مناڵ کە پێیا ئەبێ وتم تا آخر عمری دڵنیایی تەندروستی هەیە بێ بەرابەر بەڵام باسی شێتان کرد کە ئەگەر پرسیار کرد ئەگەر کەسێک لە کارێکا فەلج ببێ یا شتێ ببێ ئەوە کەرتی تایبەتانی ئەو شتە بکات کە کەسێ منیسە هاتوون بێرە دامێ بکەم کە من لە کار بکەفم ئەو شەرکەتە توانێ ئەو موچە کە من لە مانگە هەمە تا ئەو ڕۆژەی کە من ئەتوانم کار بکەمەوە بیات بەڵام هەمووی ئەمانە ئەگەر پەیوەندی بە تەندروستی منەوە بێ ئەویش هە لەژێر چاودێری دەوڵەتە وە زمانێکیش من خۆم نەمتوانی ئەو تەمینەیە ئەو دڵنیاییە بدەم دەوڵەت بەرپرسیارە یانی حکوومەت بەرپرسیارە پێ بڵام ئێمە بە ڕۆژبین و خراپبین نەبین بەرامبەر بە کەرتی تایبەتیش ڕاستی و پێ بڵێم من بۆ بەرنمەکەم زۆر ڕیسەرچم کرد ئەزمموی خراپم نەبینی خەڵک بڵێ لەگەڵ فلانە شەریکەی تەمین من ئیشتراکم کردووە تووشی نەخۆشی بووم بە دەمەوە نهاتوون چاکیان نەکردومەتەوە لە نیوەی ڕێگا بەجێیان هێڵاوم یعنی لە وڵاتانی ڕۆژەڵاتی ناوینە ئەزمموی میکسکردنی توانە حکومیەکان و تواناکانی کەرتی تایبەتمان هەیە ئایا مەسەڵەن هیچ حاڵەتێکی خەڵک لای ئێوە شکاتی کردبێ یان ئەو حاڵەتانە زۆرە لە لای ئێوەکە لە ڕێگەی شەریکاتی کەرتی تایبەتەوە خەڵک گەیشتووە بە ئامانج و مەرامەکەی خۆی و سوودمەند بووە لە دڵنیاییەکەی خۆی کاکڕستە ئەو دقەی هەتا ئێستا کەس نەهاتوۆتە لای ئێمە شکات بکات یاخود هیچ سکاڵایەک نییە لە کەرتی تایبەت نەبووە تا ئێستا جگە لەمە ئەمە بەشێکی تایبەتبندیشمان هەیە بە قەرەبوو ئەو قەربووە مانگانە هەڵسەنگاندن دەکەین و ئەو کەسانەی کە تعویزیان داوەتەوە یەکە بە یەکە لە هەموو هەرێمی کوردستان ئەم 16,000 کەسا ژمارەتان لایە چەندی سوودمەند بووە لەو بیمەیە لەو ئابوونە لەو پارەی کەیاوەتی بڵێ لەو تعویزاتەکان هەر ئەلەو ماوەیە بۆ یەک ساڵ نزیکەی 2 میلیارد تعویزاتیان داوەتەوە تەنها لە نێوان کەرتی تایبەت کۆمپانیەکانی کەرتی تایبەت بە ئامارەوە لەلامان بەڵێ ئێمە بۆ نمونە لە ساڵی 2023 تقریبا نزیکەی 7,000 کەس سوودمان بووە 7,000 کەس لە کۆمپانیا ئاسیا سوودمەند بووە بەرامبەر بەو بەشداری کردێتی بەڵێ نزیکەی 4 ملیار و 353 میلیۆنمان تعویزاوە وەکو تەمینی طبی وەکو تەمینی سیارە تقریبا زیاد لە 400 میلیۆنمان تعویزی سیارە کردووە جا کاکە دکتۆر سیچوێت مۆزوعی نێتوۆرکەکە ئەو نێتوۆرکەی کە هەمانە ئێمە باشترین شوێنەکانی تەیە کاکە دکتۆر یعنی ئەوەنێ بڵێم هی هەمووی ئێمە 500 نقطەیە شەریکاتی هاوبەشی ئەوروپیتان هەیە کە بەناوبانگ بێ لە هەڵسکەیر وانە وەکو چۆ شەرکی مونخری ئەڵمانی ئەزانی ئەڵمانیا لە 1960 تامینی تێدا کاکڕەنج یەک شت ببوورە ئەویشەوەیە من ئیستایش لەگەڵ دڵنیایی تەندروستی لە کەرتی تایبەتان نیم ئاخر لەوێت دەوڵەت نایکا بۆیە خەڵک ئێژێ ئەم باشترە لە ئوردن نانە بەس بێ لە کوردستان یعنی من بە هیچ شێوەیەک بۆ دڵنیایی تەندروستی لەگەڵ کەرتی تایبەتان نیم نەبە و معناها دژی کەرتی تایبەت بم کەرتی تایبەت توانی شتەکانی تر بکاتەوە خەریکە ئیکا بەڵام دڵنیایی تەندروستی هی حکوومەتە هەر لە ئیستەوە بێتە نەریتێک کەرتی تایبەت بیانی دڵنیایی ئۆتۆمبیل و سیارە و پرۆژە و کێشەیەک نییە بزنس و سماڵ بزنسوانە بەڵێ بەس بەڕاستی ئەوەش چە نەزەڕێکە لە ئێستاە لە هەرێمی کوردستان مادەم حکوومەت بۆ نمونە لەو توانایانە کەرتی تایبەت هەیە ئەتوانێت بە مشترێکی بیکە یعنی توانێت ئەو مۆنیتەری ئێمە بکات ئێمە ئیشەکە بکەین یعنی ئێمە من باسی ئاسیاکەم بێگومان هەموو شەریکە ئینترنێت وەرکیان هەیە و بەو شێوەیەن یعنی ئەگەر بێن ئێمە ئەو ئیشە بکەین ئەو شەریکە نێودەوڵەتیانەی کە پاڵپشتی ئێوەن چی دەکەن بۆ ئێوە ئیتیفاقیمان هەیە ئێمە لەگەڵیانە لەگەڵ ئێمە خەسارە مەسەلەن من با نمونە لەسەر خۆم بێنەوە بەڵام یا ڕەب العالەمین نەخۆش نەکەوم یعنی زۆر ترسنۆکیشم من تووشی نەخۆشی ببم لای ئێوە خۆم تەمین کردبێ تێگەی چەند وڵاتمە گێڕن ئەگەر بۆ نمونە لە FMC چارەسەرم نەبوو ئایا هەر ئەم بنە نەخۆشخانەی FMC یا نەخێر نەخێر ئەخر چونکە هەندێک وا تێگەیشتووە بێزگە شەبەکە دەرەوەی شەبەکەشمان هەیە بۆ هەر ناو شەبەکە نییە دەرەوەی شەبەکەش توانێت مەسەڵەن ئەم بەنە ئوردن لە ئوردن عیلازم نەبووم بەنە هندستان لە هندستان نەبووم بەنە پاکستان لە پاکستان نەبووم بەنە چین
ڕۆحەکەم ئەو شەبەکەی توبی ئێمە هندستانە تورکیایە یۆنانە ئوردونە لوبنانە ئیماڕاتە کوێیتە ئەی ئیتالیاوانە ئەمانە لە زڵنی شەبەکە لە دەرەوەی شەبەکە تۆ بتوانانی لە هەر شوێنێک علاج بکرێت بەپێی ئەو بڵین یعنی تۆ باشترین شوێن بۆ منە لە کوردستان و خەڵکەیە 200 یابێ و دە دەفتەرتان تیا سەرف کردە ها بەڵێ چەند کەیسمان هەیە چۆن وەکوچی چەند کەیسمان هەیە کە عملیات کراوە لێرە عملیات نەکراوە لە تورکیا عملیات کراوە فەتح سەدەر تقریبا نزیکی 56,000 دلارمان تیا سەرف کردووە چەند ساڵ بووە پشکداری کردووە 6 بۆ 7 ساڵ هەبووە کە تەمینی هەبووە گروپ بووە لەوانێت 400,000 بۆ 450,000 400,000 بە ئاسیا بەڵام 5 دەفتەر و 6 دەفتەرتان تیا سەرف کردووە ئەو حاڵەتە زۆرە ها بەڵێ هەیە ئەی خەڵک هەیە مەسەلەن مڵکەکەی تامین کرد بێ و سوتا بێ لە هەر کۆمپانیایەکی کوردستان پارەی وەرگرت بێتەوە بڵێ پێش 2 ساڵ ئەو منطقەیە چێ دەڵێن چەندەری بوو فامیلی مۆڵ بوو فامیلی مۆڵ لە سوتا ئەوەکەی مەخزەنەکەی شەریکەی ئور بە ملیارێک و نیو تعویزی داوە ملیار و نیوێک بڵێ یعنی قەرەبووی وەرگرتەوە تعویزی ئەو مەخازنەکانی داوە کە سوتا بوون تایبەت شەریکاتی گەورەی لە پشتە بڵێ شەریکاتی ڕینشڕانسی گەورەی لە پشتە یعنی تۆ ناترسی تۆ توانین تەمینکەیت یعنی مە توانین بۆ نەم بینایە تەمینکەین ترسمانە لەبەر شەریکی گەورەمان لە پشتە ئێستاەوە توان نەمەوە لە تامینکەن چەند هۆتێلیوامان لایە چەند هۆتێلیواتان لا یعنی بسووتێ خوا نەخواستە یا ڕەبی خوا ڕزقیان بێ و بیان پارێزی هەر شوێنە بسووتێ من هۆتێلەکەمە بێ بسووتێ هەرچەنە نەخۆشیەکانم کردبی خۆم هۆتێلەکانم کرد بەڵام شەڵانی مەجموعەیەک و پرۆژەشمە بێ قازانجەکە هەموو نەسووتێەوە هەمووی وێران نەبێنی زۆر باشە بزانم کێ لەسەر ئەم مۆزوعانە قسەی هەیە سەرەتا زۆر سپاس کاک ڕەنجیان بۆ هەر شتێک مۆزوعەکانی پێشوش کە نەتوانی باسیکەی هەر شتێک باسەکەی لە خزمەت وەکو کارکردنم لە نەخۆشخانی هیوا ماوەی 7 ساڵە لەوێ کارەکەی من زۆر قورسە دەبەرەوەی من ئەو کوڕەکەم لەو ژوورەیە کە ئەمری خۆی کردو کارەکەم بەرامبەرێتی ینی من ڕۆژانەی بینمەوە بەرامبەر بەو ژوورەی کوڕەکەت گیانی لە دەستدا لە ئایشەکە بەڵێ من ئیشەکە قورسانی ئیشی ستافێکە من بە سێگە زەیکەم یەک خۆمم دوو کچەکانم لەگەڵا بوو لەگەڵ ئێستا شاگردێکم هێناوە بۆ تەلای خۆم من خۆم 700,000 وەرەگەم 400 بە شاگردەکەم 300 بۆ مێنێتەوە ینی لەبەر ئەوەی کە ئیشەکەی من جوان بڕوا بڕێوە نەک لەبەر ئەوەی کە مەسەلەن من ئامانجی من لە ئیشکردن لەو کارە ئامانجی پارە نییە ئامانجی من ئازار ئەچێژم بۆی چوار دەورەکەم ئاسوودە بێ ینی بۆ پارە نایکەم من ئاواش پێ ڕەوا نابین بەڵێ ئەتوانم سمە دەرەوە ڕێستۆرانتێک دانم ینی ڕۆژانە مەتەم هەبووە سعات 12 دام خستۆ 500,000 دانە خستۆی جیرفانمەوە باشە ینی من کێشەم بۆ پارە نایکەم بڵێم مە هەدەفم پارە بێ هەدەفم ئەوەیە من خۆم بریندارم تێگەی یعنی دوایەوەی کوڕەکەت لە دەستدا ئێستا ئەتەوێ هەمویان بە کوڕی خۆتە زانانی و خزمەتیان بەڵێ قوربان من ئێستا مناڵ ئەوان گیان لە دەست من مناڵ هەبووە لە مناڵان وتوێتی باوکە ئەگەر مردم بەخوا ئەڵێم کە چۆن خزمەتی کردوم ینی ئەوە بۆ من زۆر گەورەیە تێگەی مناڵێک بتوانێت ئەوە بڵێت بەڵام بەداخەوە ینی ئێمە کەس نێ گوێمان لێ بگرێ بەداخەوە ئێمە نازانین هەنا بۆ شێ بەرین تێگەی ینی خزمەتکردنەکەی من مەسەڵەن من کە ئیش ئەەکەم لەوێ ئەگەر ئەو ئیشەی ئیکەم لە هەز ڕێستۆرانتێکا بیکەم مانگانە بەلایانی کەم لە 3 ملیۆن دینار وەرگرتم باشە من بەسم پارە نەبووە بەسم تەنها خزمەتکردن بووە پێی وتی ئەگەر مردم بەخواڵم چۆن خزمەتی کردوم بەڵێ ینی ئەوە قسەیەکە زۆر گەورەیە بۆ من ینی بە پارە ماوە لە ژیانە بەڵێ ماوە تێگەی بۆچی چونکە داوای چی کردووە من بۆم کردووە ینی من ناڵێم لە 100% من داواکانی ئەوانم جێبەجێ کردووە بەڵام ئەوەی ئێمە لە خەسخانی هیوایکەن لە هیچ خەسخانەیەکە نە لە تورکیا نە لە ئێران نە لە عێراق ناکرێت چ دیمەنێکەیە قەت لە ژیان تا لە بیرت ناچێتەوە سیان قەت لە بیرم ناچنەوە باز داکەینەوە سیانە ڕۆژانە یعنی ئەوە نییە کە زوومێکی کامێرا بێت مەشهدەی پیشانە ئەگەر تەمین هەبووە زۆر لەمانە ناگەشتنەوە حاڵەت بەڵێ ینی من کەس زەلام هەبووە هاتۆتە لام نەخۆش بووە خۆی و ژنەکەی پارەی دەزیێکی ئاستی پێنەوە کە 1000 دینار بوو ئەی خەڵک هەیە بەو وەزعەشەوە خەڵەتانە بێتیان دەرزی
خراپیان یا بێ پێی هەیە ئەو شتانە زۆرە کاگرنج ینی تۆ ئەوە کوالەتی کۆنتترۆلە توانە سیتەری بەسەرا بکە بەزای وڵاتێک ئێمە سنوور کراوەەوە بە ئارەزی و خەڵگێت و من ئێستا تێنەگەیشتم بۆ داواتان کردووە لەگەڵ ڕەنج تایبەت بکرێ بە شێرپەنجە و دڵنیایی و ژیانی خەڵکو و کەس و کارەکان ئێستا تۆ ڕوبەڕووی چ مەترسیەک بوویتەوە کاکێ ڕەنج ئێمە من سەرەتا زۆر سپاسی دکتۆریا دەکەم وەکو بەڕێوەبەر و کاکبەختیار وەکو بەڕێوەبەری ئیداری ینی ئێمە ئێستا پرۆژێکمانەیە وەکو پرۆژێکی خێرخوازی ینی لە هەندێک دائیرەیە کە تۆ ئەتوێ هەنگاوێک بنی لەوانەیە بەڕێوەبەرەکە سنوورێکت بۆ دارێ بڵێ ئەمە حدودی خۆتە تێ نەپەڕێنی بەڵام ئێمە سوپاس بۆخوا لە هەموو گشتگیری خەسخانەکە ئیژەکەین ڕۆژان ناوتوە ئەمە مەکەن يعني ام ايش مكان ما ايش ايوانيه ام ايش شيء خدمتكرنا خريكه لدستانته خريكه عقدكتان لوشنو لو اشي لواني هلوشتو چونکە تقريبا شجمان عقدكنا هاتوتو يتر هو كاركي شي نازم تا اسب معلوم نبوه بدوا ضليان به كسيكي وكو يزنبا او ايتو خوانزان او وزاره دارایی ازانه چونکە کاتو چیته وزاره دارایی هەندێک کەسیتیا برینار نییە هەندێک کەسیتیا حەز بە ئازاری من و تۆ ناکە هەندێک کەسیتیا نا ئەو مناڵانە بینێکە بە قژ و بروی پێوە نەماویە بە مناڵێ بۆ خواردن تێگی ینی یەک لەم شەوانەیەکە لە مناڵەکان دوانزەی شەو هاتۆتە خوار و من لەوێ نەبووم مناڵەکان لەوێ بوون ئیلا منەوەی کامەران ببینم دایکی باوکی هەمووی لەگەڵ ئاوتێتی لا کەسم ناوێت بەیانی حوتی بەیانی کە چوومەتی هاتۆتە خەستخانەکە لەوێ بوو ینی من مەتحی خۆم ناکەم بەڵام من خۆم هیلاگەکەم بۆی ئەوان مرتاح بن نفسیەن لە هەموو بوارەکانیانە من هاوکاریان نەکەم تێگی يعني مەبەستی من هاوە نییە بڵێم وڵام من بۆ پارێکم بۆ پارەی بیکەم مەتوانم یانی ئیش زۆرە ئەرەوەڵا هەری شەبکەی دەرەوە دەردی خۆتە لە پەش بفرۆشی لەو پارەیەوان دەستەکە لەسەر سیستمی دڵنیایی سیستمی دڵنیاییش کاگرنجیان کێشەکەی لێرە ئەوەیە ئێستا تا ئێمە ینی سیقە نەماوە لە بینی خەڵکو و کۆمپانیاکانە بۆچی نەما سێرەکەیەوە نازانی لە پڕێکە کۆمپانیای گەڵێ بەڵێن بیناسازیە 50 میلیۆن دلار 100 میلیۆن دلاری خەڵکی بردو و خەڵک لە بەردەمی ئەوەسا و کامێرە مەشەدەکانی جۆزێت و هیچی لێ ناکرێت یەکی ئەنجا کۆمپانیا دڵنیایەکانیش هەڵنەساون تەوعیی خەڵکن باشە یعنی وەکو ئەوەی کە چۆن نێسە مۆڵێگە چێ کاتێکە خاتە ماڵەکەتەوە ئەڵێ کاکەم بابەتانەمە هەیە بۆ بازارکردن با ئەمانیش مەسەلەن بتوانن ئەوە بکەن تێگی ئەوە کاکەم کۆمپانیا ئاساسیەڵ هەیە مەسەلەن کار هەیە یان حکوومەت خۆی ئەنی پێویستە حکوومەت خۆی ئەوە بکات کە خەڵک وریا کاتەوە لەوەی کە من تۆ لە جیاتی ئەمە بلەغە پارێ من سەرفیکەم من خانوشم نافرۆش بەڵێن سیارەشم نافرۆش دوکانیش تۆ بتزانێ خۆت تەمینە کردێکە لەم کۆمپانیانە هەتا کەرتی گشتی هاتە ناوە بەڵێ بەڵێ بەڵام کە تۆ کەسێ پێ نەڵێ چی ئەکەی اینجا مهم ئەوەیە گەڕانەوەی سیقە بێ بۆ خەڵک نەک من سە من 6 مانگ پارەوە دوای کۆمپانیەکە کەڕۆی چی بکەم ئەو حاڵەتە هەیە هەبووە لە کوردستان کۆمپانیای دڵنیایی ئیفلاس بکە نەخێر نەبووە نەخێر ها نەخێر يعني وەکو مدیریەتەکەتان نەبووە وەکو حکوومەت زمانی هەموو کۆمپانیاناکەن کە ئیجازیان لایەوەیە بەتەکید هەموو احتیاطی نەقدیان لای بانکی مرکزی هەیە بەڵێ حکوومەتی هەرێم بۆ نمونە سبەینە یەکێک لەسەر قسەی من ئیشم بانگەشەکردن نیە بۆ هیچ کۆمپانیایەک لەم دنیادا مەسەڵەن خەڵک لەسەر متمانەی گەورەی ڕوودا و وە قسەی جەنابەت سبەینە خۆی تەمین بکە زمانێکەن خۆ زەمان لای من نییە زەمان لای ئێوەیە زەمان ئێمە وەکو وەزارەتی دارایی بەڕاتی گشتی کاروباری دڵنیایی زەمانەکەی ئێمە چیە حەزی وەدیعەمان کردووە لەسەریان بە هیچ شێوەیەک ئەو حالەتانەشمان نهاتوتە پێش نهاتوتە پێش کەی تر قسەی هەیە لەمانەی کە لێر بۆ برە جەنابەت قسەت کرد بە یەکێک لەمانە خوشکان برایان کەس قسەی هەیە ئەو خاتوونە یەمەوە لای تۆ باش سەرتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم کاگرانج وەکو بیمەی تەندروستی لە ئێستایا کە باسی ئەکەن ئەڵێ ساڵانە ئەبێ پارەیەک بدرێ بەو شوێنە بەڵام من نەخۆش هەیە کە لە هیوام ڕۆژانە لە وەکو خۆبەخشێ ئیش ئەەکەم نەخۆش هەیە یەت ئەڵێ من پارەی هاتو چۆن پێ نییە یعنی کەیسمان هەیە سێ مناڵی ئۆتیزمی هەیە لەگەڵیشە هەرسێکیان نەخۆشی خوێنیان هەیە لۆکیمیای خوێن ئۆتیزم نەخۆشی خوێنیش بەڵێ یعنی کەیسەکە لە خەسخانە زۆرە یەت ئەڵێ من پارەی هاتو چۆن پێ نییە ئەی چۆن تۆ ساڵانە پارەی بیمەی لێوەرئەگریت یعنی چەنەها کەیسی وا هەیە ئەڵێ من لەو حاڵەتەیە ئەزانی حتا ئەگەر تەمینی گشتی بێت ئەبێ دەوڵەت لە پارەی زەریبە بچێتە پای ئەو حاڵەتە ئیستثنایانە یا کەسێکە خاوەن پێداویستی تایبەتە یا کەسێک کە بە هۆکارێکی تایبەتی ناتوانێت کار بکە کاک دکتۆر فەرموو وەکو
هەر اعتمادمان لەسەر کەرتی تایبەت بێ بۆ تەمین وەکو ئەمریکا چۆن خەڵکێک هەیە کە تەمینی نییە لەوانەیە ئێستا هەنێ بڕیاری تازە و هەنێ شتیان هێنێ ڕفۆرمان هەیە بەڵام وەکوتر خەڵک بۆ لە بەردەم خستخانەکەیە نەخۆش کەوتووە پارەی نەبووە یان توش حادثە بۆ پارەی نەبووە چارەسەر بکە ئێمە ژوامان لێە خۆی هەدەفی تەمینی صحی بۆ خەڵکی هەژارە چونکە خەڵکێک گەر دەوڵەمەند بێت تەمین صحیش نەبێ هەر خۆی عیلاجەکە مشکلە نییە بەس ئەو خەڵکانە مەسەرن کە تۆ کردی بە کەرتی تایبەت پارەی ئەوەی نییە مەسەرن ساڵانە و مانگانەکە بە و من قەناعەتیشم نییە بەوەی بە پارەیەکی کەمەوەوانە حتا ئەگەر هەموو خەڵکیش تەمینکە لەبەرەوەی خزمەتی تەندروستی لە هەڵکشانایەوە تۆ پاکجێکی مەگەر زۆر بەیسکی بۆ بکەی بتوانی بە 10,000 و ئەمانە ئەجینا خزمەتی تەندروستی مکلیفە و ئەو هینەکە ئەو شەریکەیە کە مراجعی خۆیە کاتەوە ئەگەر بێت و خەڵکێکی زۆر بێت و خزمەت گوزارێکی زۆر بێ و زەرەرکە خۆ بەردەوام نابێت پاکیجەکە گۆڕێ حتمما و پریمەمەکە ینی مانگانە یان ساڵانەکەشە گۆڕێ لەبەرەوە خەڵکی هەژار سوودمەند نابن لەو حاڵەتە ینی خەڵکێک ئەمێنێتەوە بێت تەمین ئێمە ئەگەر هەمومان کرد بە کەرتی تایبەت ئەگەر 6 حکوومەتی عراقیش لە ڕێگەی کەرتی تایبەتەوەی کا حکوومەت لە ڕێگەی نانە حکوومەت خۆی سنووقێکی داناوە وەزارەتی تەندروستی ئەوەش ملاحەزاتی لەسەر بەڵام هەرچۆنێ بێ باشترە لەوەی کەوا تەسلیمی کەرتی تایبەتی ئەگەر حکوومەت یاریێم دەست لێرە تەمین نەکا پێ دوانە خەڵکێکی زۆر یاریێمی کوردستانی تر ناچارە بێ لە بەغا خۆی تەمین وانە ئێستا بوونی کاگڕندبوونی کەرتی تایبەت پێویستە شتێکی باشە چکە ئێستا لە کوردستان شتێکەیە ئابووری ئەوە زیاتر شارەزان مارکت فێلەر یانی تۆ شتەکە بکەیت و نییە مەسانی چێوێ سەفەرکە و شەریکەیەک نییە تەمین صحی بۆ بکە یا پارەی هەیە ئەوە مرتاح بێت و تەمین ئەوە شتێکی مهمە باشە ئەو خەڵکانەی کێن تەمین صحیەکەن لە لای ئێوە یا لە دڵنیایی یا لە کار یا لە وەکو هەر شوێنێک تێگەی ئەوە ئەگەر شتێکی لێ بقەومێ لە سەفەرەکە هاتۆتە وڵاتان و پارەکەیەنەوە بەڵێ کەیسەمان هەیە چەند کەسی وامان هەیە بەنسبەت ئەو قسەی کاک دکتۆر وەزارەتی صحی بەغدا هەیئەیەکی دروست کردووە ئەم هەیئەیە مەنەسەیەکی دروست کردووە ئەم مەنەسەیە شەریکاتی ئەهلیتیایە حکوومەت خۆی ناتوانێت بیکە حتا حکوومەتی عێراقیش ناتوانێت تەمینە صحی بکە کاکەرەنج مەنەسەیەکی دروست کردووە ئێستا هەمومان تەسجیل لەبین تایە شەریکاتە ئەهلیەکان بەڵام بەڵێ هەمومان تەسجیل لەبین بەڵام لە ژێر سەرپەرشتی هەیئەکەیە بەڵام شەریکاتی ئەهلی کات ئیلزامی ئەوە حکوومەتی عراقی شەرکاتی هەلیەکە سنووقێکی تەمینی صحی بەڵام قەید و بەند و شەرتی بۆ داناون قانونی هەیە قانونی ژمارە 22 ساڵی 2020 بەس ئەوە لۆ ئیقامی ئەجانب بکگرنج ئێستا بەتەمان وردە لە دوای بێنە سەر وەزارەتەکان دوای وەزارەتەکان خانەنشین دوای خانەنشین مواطنی عادی ئەم پرۆسەی 10 ساڵی پێچێ لە عێراق بنەرانی بەڕێز هەر کەسێک شارەزایان پسپۆڕان من ئامادەم بەرنامێکی بەرفراوان لەسەر پێداویستی دروستکردنی سیستەمی دڵنیایی بکەم شێوە کۆنفرانسێکی بینە هەر کەسێک ئێوێ یارمەتیم بە هەر کەسێک زانیاری هەیە تەنانەت هەر کەسێک گلەی هەیە لە شەریکاتی تەمین لە کوردستان خوا نەخواست ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بەدەمێەوە نهاتون ئەمە بەرنامەی ئێوەیە مناقەشەی ئەم مۆزوعاکەین قسەی کۆتایی و چییە بۆ خەڵکی کوردستان لەسەر ئێوە بۆ حکوومەتی کوردستان لەسەر پێداویستی دروستکردنی دڵنیایی بلای منەوە گرنگترین شت پێداویستی ئەم کۆمەلگایە ئەوەیە کە دڵنیایی تەندروستی هەبێت بۆ ئەوە کە دڵنیایی تەندروستی فقط باری جەستەی نییە بای دەرونیشی هەیە یانێ ئێمە ئەگەر لەوە دڵنیان نەبین جیا لەوەی کە من بیر لەو کاتە ناکەم بۆ نەخۆشەکەفم یا وان پێتێکە شرکەتێکی تۆ یارمەتی بە من بیرەوە کەمەش بەلای دکتۆرم دکتۆر دڵنیام ئەو شتەی من گەرەکمە جێبەجێیەکە ئەو گویا بە قسەکەی من دەردەکەی منی تشخیص داوە چارەسەریەکەی کە ئەی کابوو من ئەو دەوایکی تەندروستە یا بە من یعنی دڵنیایی لەم وڵاتە وای پێاتوە ئێمە بەراوردکاری هەیەژێ تا ساڵ 2050 ینی 26 ساڵتر 36 ساڵتر ببورن 70 تا 75 لەسەر چارەسەری بتە چارەسەرێکی دەرونی دەوا نامێنێت ئێمە ئەگەر وا بڕۆین یعنی هەمووی ئێمە جیالەوە هەر کام لەم خەڵکی ئەم وڵاتە نەخۆشیی جەستەی هەیە دوچای نەخۆشیی دەرونیشە بێت ئەوێتە کۆمەلگایك تۆ ساقیتیان نادۆڵیتەوە من بۆ بەرپرسانی ئەم وڵاتە تەنیا یەکشت ئەڵێ مەژەوەیە کە ئەگەر کۆمەلگایەکی تەندروست بەو مانانیە کە من نەخۆش نیم ئاخرین پێناسەی تەندروستی ئەوەیە کە تۆ
لە نەخۆشی جەستەیی و دەرونی بێبەری بیت لەسەر دڵنیایی تەندروستی وەکو قسەی کۆتاییت بەڕاستی پێویستە گرنگی بە کەرتی حکومی بدرێت تا ئەو کاتی دڵنیایی تەندروستیەکەوێتە سەر پێی خۆی چونکە نابێمە بۆ شایە دروستکەین کە خەڵکی هەژار لە بینی نەخۆشخانە تایبەتیەکان و دڵنیاییە بەجێ بێڵین ئەبێ کەرتی تەندروستی و مەڵبەندە تەندروستیەکان و ڕاوێژکاریەکان ئەو خزمەت گوزارەیان کە هەیە بەردەوام بن بودجەی وەزارەتی تەندروستی زیاتر بکرێت گرنگی پێ بدرێت تا ئەو کاتی دڵنیایی تەندروستیەکەوێتە سەر پێی خۆی بەس دووشتی لێک جیاوازن ئەمە معنای ئەوە نییە حکوومەت میلەتەکەی هەمال بکا و ئێستا خۆی زۆر جوان نییە حاڵی خەستەخانەکان کەرتی گشتی ئەوەندەی تریژە مالیکا بە ناوی موژدەی دروستکردنی دڵنیاییەوە نییە بەڵێ قسەی کۆتایی جەنابە بۆ خەڵکی کوردستان وەکو حکوومەت دڵنیایی بە گرنگترین دڵنیایی تەندروستی بە گرنگترین کۆڵەکە سەرچەکان هەژمار دەکرێن خۆشببختانە ئەمەش ئیشمان کردووە دەستەوستان ڕانەوەستاین بەڵکو هەوڵمانداوە جگە لە هەر پرۆژەی تەمینی صحی تأمين إلزامي سيارات ما ناردوا بو برلمان تأميني استثماري مشاريع ما ناردوا بو برلمان یاساکەی خۆمان ناردووە بۆ بەرکار کردنی ئینشاء الله لە کاتێکی نزیکدا هیوا و ئاواتەکانمان دێتە دیت ئەوەی کە خەڵک چەند ساڵێکە پێوەی هیلاکە ئینشاء الله هەوڵ و متمانەمان پێ دەبێت قسەی کۆتایی ئێوە بۆ ئەوەی کە دڵنیایی زیاتر بن وەکو کۆمپانیا تایبەتەکانی کوردستان بەڕاستی پێشنیارەکەین کە منهەجی دڵنیایی لە سەرەتای خوێندنی مناڵەکانەوە با لە ئێستاوە دەست پێ بکات لە حکوومەتی هەرێمە بخرێتە بەرنامجی خوێندنەوە بۆی خەڵک بزانێت کە ئەم سیستمە هەیە مناڵ ڕاستپاردەی کۆنفرانسیش بوو بەڵێ مناڵ بزانێت کە ئەم سیستمە هەیە لە کوردستاندا سەجارێ نییە منهەجەکە بە حکوومەت داینێ ئەزانم سیستمەکە نەبێ بچی بە مناڵ بڵێ کاکە ڕەنج خۆ مەوزوع سیستم نییە توعی تەمینی پیسی بە سیستم نییە ئەو فکرە یعنی تۆ گەر مناڵێک فێرکەیت ئەزانم کە دەوڵەت خۆی حکوومەت خۆی تەمینی نەبێت جارێت چی بە مناڵ بڵێ مناڵ بۆ ئەم شتانە من ئەسڵ لە ڕاستپاردەکانی کۆنفرانسا مناڵ ئەبێ مافی بپارێزی نەک فێری مافی مرۆڤی بکەی بە پێی مادەی هەش لە بڕگەی جارنامەی گردردونی مافی مرۆڤ مناڵ نابێت کار بکە ئێوە چێتە بازار مناڵە بینە کارەکە مناڵێتە بەرنمەکەی من ئەگریەڵێ من کارەکەم دایکم و باوکم بەخێوەکەم لەوە مهمتر عەمەلە وانە هەڵمەتێکمان کردووە خۆمان هەڵمەتێکمان کردووە هەڵمەت نوعی تری هەیە بۆ بە مناڵی بکەن مناڵ بۆ بار بکەن لەوەی مافی مرۆڤ بخوێنێ بیمە بخوێنێ لا ئێوەم شتانە خوێنن داوامان کردووە مناڵەقیە مناڵ تا 16 ساڵ ناوێ مشکیمانە و ئەم شتانە بداییە شتێک بدایی بوو لە هەموو شوێنەکە ئەبێ فێرکری ئەبێ خەڵک فێر با گەورەکان با باوکی فێر بکەن پارە بۆ مناڵەکەی با نەک مناڵەکە فێر بکەن وانە کاک ڕەنجان ئەوە سێمی شتەکە بکرێت بە سیستەمی زۆر باشە جارێکی تر سپاس بۆ هەمووتان وەرە فێنکگیان فێنک ئەگەر تۆ کۆتایی بە بەرنمەکەم بێنی چیەڵێت بۆ دروستکردنی دڵنیایی بۆ چارەسەرکردنی خۆت هاوتەمەنەکانی خۆت چیەڵی بە خەڵک ئەوە من بینەری تۆم ئێستا تۆ پێشکەشکاری بەرنمەکەی بنی وڵا داژونیشە حەزە لە پێشکەشکردنی بەرنامە پێشکەشی کە بۆمان کۆتایی پێ بێنە بزانم چیەڵی لە کۆتاییە چیەڵی بۆ حاڵی خۆت بۆ حاڵی خەڵکیش بۆی کە شتێکی باش و ڕێکوپێک دروست بکەین خەڵک چارەسەر وەربگرن ئەوەی نزیک خەرەوە یارمەتی خەسخانەی هیوابن یارمەتی خەسخانەی هیوابن قوربانە بم باشە سپاسە دەکەم خۆشی فاو بە ڕۆحی مامەی هەربژێت بنەرانی بەڕێستا حافیز لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری ئاسیا سێڵ